أعوذ بالله من الشيطان الرجيم. إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين. صدق الله العظيم. أي بارك الله فيك وإيش الله خدش ترازي خالد رازي بيه يا ربي أبدا هرب مني خدي خيرات بنفست يا ربي. بارك الله فيك. السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته. توی کوی چوانی بره؟ برو صحت تو چوه باشم الحمد لله. گر رمضان توی چوه باشم الحمد لله. وضع تلپاشی و فطارای چوه باشم گل ورزش توی چوه باشم والله هم خرابم لقى ورزش والله أمن ورزش شي باش دكم يعني أود وهذا كده بي ناني زور بخوم يعني دواي بربانگی دستی دواي دواي بربانك دتسم أوزو فرصتش منابي مثلا ناني باش بخوم وزو بروج زور برسيم دبي هذا دكم فيتامينات وهاورده بردوا بس دبي توزك رياضك هادئ كمو والله دستوش والله هربجي مزبوطي ما شاء الله يا الله باشيفا هشتي كلاو زمداني كي إيه؟ الله زمداني سيم موضوع دلي محمد دلي لشة ترتيب دعاي ميوانا شي عزيز بيش اوي باسي موضوع كيف كاين للجوري اف بيجني كلوف درسوك كلوف درسوك كتموصى جريد درسوك يعني زمداني دلين درسوك درسوك هذا كلوف درسوك ندف جي جمداني خدا ان شاء الله خير ويبن فيست مهوانه ما جوميري قلت كوره ورا قال بيسرو بر من جريدا يا راست منو نالي بيغوا نالي براف خدي ما تشي نگربي بهر دوك ما انا تواني زمداني شو بزماني باستين والله ما مستحات خدش راضي وتم دي بيشتنگي بيجين كوكيا كره ولا سي برنامج ميواني مية وش هدي والله كنت كاوره دان شوره والله قال ما زبط هذا كم دزانم شو بستيتي طبعا اگر او بيتكو بخويت زمداني زور لقد او بس زمداني قلت والله ما مستبد زدي او ولو دوري لبرنا يعني ما بستم لبابتك بس يعني قالك شرمه حتى انه كان كانش نظن انجل كيت خوب كينه من دزانم بس ما كيف خوتها يعني مثلا كو جريدون جمداني بخدي يعني كو دي بخم جريدي لا ليه بس وحيف مستزان بس اول جوانا بس باش بوشارا دي باش تبو من جريدا شيت كي ازي علمتي براستي يعني شبور ورا اس شيت كو لو جريدم جري الدزاني هبستي دزانم بزوهانا بست دزاني بستي دزانم ادتا والله باش والله يعافي جان ده بستي جناب ادي هدي من هروا بس هذا يده بستم باشا بجا باشيوا الله تبارك الرحمن اي خود اشترازي باشيوا هشتش كردستان 24 ان شاء الله ام بشين افشاوجي خدمته ابكي ولا بتشكش بابتي وصديق كاتين بس بابتي ما مستعد سبيكر يعني ما مستعد ما داشتي خدي شلون ندير جمله تونيه
ڕاست ئەرە جەما دەنی ژوانی باشە دەمێ وەنێ من لێڕە جملێت نییە خدمێ ئەو شەوە هادێ کەم چکە بابەتەکە زۆر هادە ها بابەتەکە خەوە بابەتەکەمە خەونەوە کاکە باگەرم گوڕەکەم برۆ ئەمە تڕازینینم خدای هادی ئیدیارەش منایەت ئەف شەوە خوددا حەز کرد بابەتێمە و مامۆستای دەست پێ کردی سۆرەتێکش سۆرەتت قورئانە پیرۆست و سۆرەت یوسفە چیرۆکا یوسف پێغەمبەری سڵاو السەر بن ئەم هەمی زانین چەوە و مەگەلە جۆرە یانێت فیلم و مسلسلات و دەگەلە جۆرە مامۆستایت ئاینێ بەحەز کردی بەس ئەرێکا بچەکە مرۆڤ فزرا خودت بکەت چیرۆکا یوسف پێغەمبەری خودش ڕازی بێت خودێ ئیشڵەمە بگەهینتە دیوانە هەمی پێغەمبەرە لە ڕۆژە قیامەتێوە چەند بەهشتێ اش خونك دەست پێت کرد إذ قال يوسف لأبيه إني رأيت يا أبتي إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي يعني إيش خوني دەست پێت کرد چیرۆکۆی بجا خودی حەز کرد شەوە بابەتێمە چییە خەون چییە خەون خەو ئەوە هیچ زیانی نووسن وەرە زۆر جارش هەر خەویش بۆ ناوەشنەوە دەبرێت بەڵام زیاتر خەون یاخود خەو بینین چییە زانایان ینی هەم لە ڕووی شەرعیەوە هەم لە ڕووی زانستیەوە پۆلێنکاریەکی زۆریان کردووە لەبارەی خەون بینینەوە ئەویش دنیایەکی تایبەتە دابەشیان کردوتە چەند پۆلێنکاریان بۆ کردووە دابەشیان کردوتە سەر چەند خاڵێک جۆری هەیە خەونەکان هەر بەڕاستی بابەتێکی سەرنجڕاکێشە گەر لێ وردبیەوە خەون چییە ینی هەرچەندە دواتر دێنێنەوە باسەکە دەگوترێت درێژترین خەون ئەمرۆڤ کە دەبینێ لە حەوت هەشت چرکە هەندێک دەڵێن لە 11 چرکە تێپەڕ ناکات لە کاتێکدا تۆ ژیانێک چیرۆکێک ژیانێکی دوور و درێژ ینی بە تایبەتی دابایەک لە شوێنە بە دوات دەکات تەواو ناوی ئەت لەگەر خەون دیتن کوی باشی خەون دەبینیان کەم بە پچڕی ینی هەندێک حاڵەت هەیە ماوەیەک حەسەب خەونی ببین لە بیریشم دەچی ئەوە هەیە بەڵام خەونیش هەیە دەبین و حقیقەتیشی هەبوو میوانەمە کێفشەوە زۆر بەڕێز برای ئازیزمان مامۆستا شەماڵ السلام عليكم. عليكم السلام السلام عليكم. جمع مستشمالي بمن مستشمال قمانا كركا بخوش الزمداين جوان ده بس يا ربي السلام مستهندين جيان كران قصاو جوانا يا ربي السلام جواني ما شاء الله بسم الله ما شاء الله لا قوة إلا بالله ما شاء الله كاكم لتساويتون هاتتين بخويا قربان يا رب السلام قال بخيراتي ما مصطفى يا ربي السلامة سر صحتكم ومصطفى باش الحمد لله صحتكم وجي ونفيج طاعات قبيل يا ربي يا ربي السلام يا اخو بريك ان شاء الله يا اخو بخير اودان كردو والله يا اخو السلام ودي قربان وضعكم مار والله الحمد لله خويا بزاد كويتي دقيقه وصل زو خوش الله خويا خوش على من رشماري كردواري زور خوش وببركته سلامت يا باش بمصطفى خير يا بنوسي ما صار يوار او دو غنزه خوش ويسا خويا قالوا باريزي ان شاء الله هذه مجلس سكينه جمع مصطفى ان شاء الله اما بجاي اكسبشن نو باباتي بله ما مصطفى داس بكر طبعا بري مهم سورة يوسف القرآن بيروس سورة يوسف هما خونا امش في سورة داس بكين وكخون چند باشن بلاي خوي پروردگار صلاة والسلام على پیغمبري خوي صلى الله عليه وسلم خوي پروردگار دعاء وروج وطاعة ونوج وتراويح يوم لا قبولك ان شاء الله اللهم امين راسخو روينا او اياتاني ما مصادشتي خويندي خوا خير بنوسي خوي قال او دنگي هر بيري ان شاء الله خوي قال بيفارزي ان شاء الله اما القران ده خوي پروردگار زياتر لحفظ زار باسي خونيا كرديا حفظ خونيا تدا زياتر باس كده بس حفظ خونيا تدا يك لخوا كان سوره يوسف ك سوار خونيا تدا هي خوني يوسف عليه السلام اني رايت 11 كوكبا والشمس والقمر رايت لي ساجدين خوني يوسف عليه السلام بداية صورتك بخوني يوسف دسبيك وكوتاي صورتك بتحقيق بوني خوني يوسف كافرمي يا أبتي هذا تأويل رؤياي من قبل قد جعلها ربي حقا فرمي إخوائي أي بابا جيان أو تأويل تفسيري أو خونبو كمن لمن دالي ديتم برلة سلسال أو تفسير تحقيقي خونكي استهات لو زور ذا خون إنسان أي بيني لدواي مديتي زور تحقيقي خونكي ديتا دي بلام أو خوني الراس ودروستا هر ديتا دي بلا مدتك خوي پروردگار ازين كنجين ديت دي علماء فرموا سورة يوسف يچك لنا وكاني سورة الرؤيا سورة خونكان خون زوزو گرين قال لجاني پیغمبران بشك بولا وحي خوي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم فرمي الرؤيا جزء من 46 جزءا من النبوة فرمي خون بشك لتلوشش بشي پیغمبراتي كپیغمبراتي تسن بشك بداياتي پیغمبراتيش
وحیا دەستی پێکردەوە بگرە زۆرێک لە پێغەمبەرانیش سەلام و سەلاتی خوای گەورەیان لێبی وحیان تەنها خەون بووە ئەوە نەبوو جوبریل عەلەیهی سەلام بێتە لایەن و لەگەڵیان دابنیشێت و قسەیان لەگەڵ بکات تەنها لە ڕێگەی خەونەوە وحیانە پێگەشتی و حکمی شەرعیانە لێ وەرگرتیا خەون بەنسبەت پێغەمبەران کاگەندرێن حکمی شەرعیا لێ وەرگیرەیە بەشێک بۆ لە وحی ئەمریان پێکرایە إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى إبراهيم عليه السلام فرمووی ئەی کوڕی شیرنم لە خەون دادیتم دەبی سەری تو ببڕم ڕایت چیە لەسەر ئەو ئەمری خوای پەروەردگار افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين گوتی ئەی بابەجیا ئەوی ئەمرت پێکرای بیکە واتە خەون ئەمر بووە لەلایەن خوای پەروەردگار لۆ پێغەمبەران بەنسبەت ئێمە ئەمر نییە هیچ حکمێکی شەرعی لێ وەرناگیرێ بەنها ئەوەندەی وەکو کاگەندرێن پرسیاری کرد گوتی خەون چەند بەشە خەونیان لە طرف خوای پەروەردگار وەکو پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم فەرمی الرؤيا ثلاثة فەرمی خەون سێ بەشە بەشێکیان الرؤيا الصادقة من الله أو الرؤيا الصالحة أفرمي خونك لطرف خوي پروردگارە یان مژدەیە یان ئاگادارکردنەوە یان ترساندنە ئەوانە هەمووی ڕاستە و خەونەکانیش کۆمەڵێک مواصفاتی گشتی سێ بەشە بەگشتی سێ بەشە ئەو خەوەی کە ڕاست و دروستە لە طرف خوای پەروەردگارە پامێکی لۆ ئینسان الرؤيا الصادقة بەشی یەکەم یان ئینزارە یان ئاگادارکردنەوەیە يعني المجدي لطرف خوي پروردگار وكو پیغمبر فرمي صلى الله عليه وسلم فرمي لم يبقى من بعد النبوة إلى المبشرات فرمي لدواي نماني پیغمبران لدواي نماني من پیغمبر صلى الله عليه وسلم تنها مجدى أمينة فرمي أن أم المبشرات قلت يا أيتي پیغمبر خوي مبشرات فرمي أو خون باشانه كلا طرف خوي پروردگار لو إنسان كان لبري خوي پروردگار هرجيز دزبرداري إنسان نابيت باشا لرجع خونو أقداري كاتو يعني استا خونكان كدا بشكرا يعني امنواتي قيشتم الرؤية الصادقة بيقدر السيبش بلا يعني السيل قيلة دبيته ألف وبا وجيم مثلا أو تانيا يكم رؤية صادقة دوم سطا نوتو بينزي خون دوم السيمة كأضغاث أحلام يعني حديث النفس كالخواي برجال القرآن دا فرمي أضغاث أحلام خوني بيسروبر أو كزورتيني خلق أي بيني شتێک لە دڵیدا هەیە حەزێک هەیە ترسێک هەیە بەنیازی شتێکە شەو لە خەو دایبینیتەوە هیچ معنایەکی نییە ئەو حەدیث النفس گفتگۆی دەرونیشی پێدەگوت گفتگۆی دەرونی پێرن حەدیث النفسی پێرن ئەو ئینسانە زۆربەی کات ئەو شتانی حەزی لێ پێی بگا لێ ترسێت بەتەمایە زۆر دیتیتی لە ژیانی ڕۆژانەی خۆی لە خەون دایبینیتەوە هیچ مانە و واتایەکی نییە بەشێکی تر لە خەون کە ترساندن و خەفەتباربوونە زیاتر پێرن تەحزین و من الشەیطان لطرف شيطانة أو يجيز معناه شيني وبيزناك أبوي كإنسان بيو خوي بيو خفت بار بكا يعني أو كابوس لخورا برين وشياطين وديتني مارو صقو أو هيزنيا أو أنا هيزنيا هيتس بيامج تدانيا يعني زرناك إنسان بو خوني باشا بس هيتس أقدر كرنا ويش تدانيا مثلا لو إنسان لو دا بزاني كت حالتك يعني حالتك نيا ما هو سهندريان أما قلت خوني راستو دروس سيبشا ئەو خەونەی ترسیشی تێدا هەیە هەندێک زار پەیامە کەسێک لە خەوندا بینی مار لەناو ماڵی هاتوویەکە زۆر پەیامێکیان تێدا هەیە ئەو ئینسانە ڕەنگە کەسێکی خراپەکار لە ژیانیدا هەبێ کەسیقەی پێکا بەڵام ئەو کەسە نیەتی ئەزیەتدانی ئەو ئینسانە هەیە دیتنی مار لە خەوندا کەسێک لە خەوندا ببینی پشیلە لە ماڵی دێتەوە ئەڕوا کەسێک هەیە تووسیقە و متمانەی پێکردێت چاکە و پیاوەتی لەسەری هەیە بەڵام لە نەتیجەدا ئەزیەت و خراپەت بەرامبەرەکات و یان نهێنی و سڕیاتی تو ئەباتە دەر لە ماڵ ئەوانە پەیامیانە تێدا هەیە بەڵام کەسێک لە خەوندا ئەبینی خێزانی خیانەتی لێکات و عیلاقی هەر شەو خەونەکی لەگە ئامۆزایەتی لەگە برازایەتی لەگە فلانی فیساریە ئەو خەوە تەنها لە طرف شەیتانە هیچ پەیامێکی تێدانە و معنای ئەو نیکە خێزانەکەی خراپە ئەمە زۆر جا خەڵک ئێمە زۆر لە خەوندا بینم خێزانم خیانەتم لێکا أو خول طرف شيطاني تنها شيطانة بيغمر يخاف فيلم التحزين من الشيطان فيلم الشيطان خفت باريكا ذاك عبر نبي أخوه بهندور بقريتو نبي ما مستمع دام شريعة إيك الرؤية الصادقة براسني بهرسي باش تخوفه دوی سردمی دا کیشکن زیاده تر خون تندیتن اوین کو ترساندن آگه دار کردن یا جی مزگینیه که سطانوت پنزی خونی انسان حدیث النفس أو كمشي بيومانديا علماء فرمون زۆر کەس پرسیار گەرمە و سەمیز خەونەشی نابینم زۆر کەس پرسیار گەرم لە ژیانی خۆ میز خەونەکەم نەدیتیا یان زۆر بە خەونی بینم علمای زانستی دەروونناسی ئەڵێن هەموو ئینسانێک لە یەک شەودا زیاتر لە چەند جارێک خەونە بینی هەموو ئینسانێک هەموو شەوێش ڕێژەی دیتنی خەون لە ئینساندا هەموو شەوێک 5 هەتا 20 دقەیە یعنی کە تو ئەنووی 7 ساعت ئەنووی 20 دقەیە تو خەر خەونیا بینی بەس زۆربیان بە 195 بەبیر نامێنێتەوە ئەو خەونانەی کە ئینسان دیتی 195 بەبیری نامێتەوە لە ناکاو یعنی شتێک بەناو داڕغەتدا دێتەوە بەبیری دێتەوە لە لەحزەیەک لە قەدەرێک خەونەکەت بەبیر دێتەوە کە دیتیت چەند ڕۆژێک بەر لە ئێستا کە هیچیش بەبیرت نەبووە زۆربەی خەونەکان بێمانان و پێویست ناکە ئینسان لە دوی بگەڕێ لە دوی مانای خەونەکان مامۆستا مەسەرەن ئەمەنیان ژوان دێست مەسەرەن سبەین لە بەم هەندێک ئەو شەو خەونەکەم دیت و ئەوها پێی وایە کە خەونەکی باشە پێی وایە کە ئەڕوئیە سادیقەیە
مەرجەکانی ڕؤیا سادقە چییە؟ یعنی ئەتو بەچ دەزانی ئەو خەونەکی باشە؟ بەڵێ بەگشتی ئەو خەونە ڕاست و دروستانێکە هەیە زۆ کەمە کەم ئینسان ئەیبینی هەونی هەموو شوێ هەر بیبینی هەر بیبینی پەیوەندی بە تەقوا و شتیواوە هەیە؟ پەیوەندی بەوە هەیە ئینسانە نوێشکەر بوو یان ئەو بابەتانە پێتر ماوساندرێن خەونی ڕاست و دروست ئەو ئینسانە لە بیری ناسی تۆ پاش 50 ساڵی تکەش خەونێکت دیتە ئێستا بیجێڕیەوە ئەگە 20 ساڵ بەر لە ئێستا دیتبێتت ئێستا وەک خۆی ئەیجێڕیەوە خەونی ڕاست و دروست متقاطع نییە هەندێک تۆ بیربی هەندێک تۆ بیر نەبی ئەو خەونی کە مەشهدەکان زۆر ئەگۆڕێن و بەبیر نایەتەوە بەبیرم نییە و هەندێکم بەبیرە ئەوە خەونی ڕاست و دروست نییە خەونی ڕاست و دروست ئەوێ هەموویت بەبیر بیت ئەوە یەک ڕاستە وەکورتە خەوی شەرتی دووەم لە خەونی ڕاست و ئەوێ دەبێت زۆر کورد بی إني أرى 7 بقرات سمات يأكلهن 7 عجاف مەلیک گوتیم لە خەوندا دیتم 7 گای قەڵەو 7 گای لە ڕوولاواز گایە لە ڕوولاوازەکان گای قەڵەوەکانیان خوارد تاو ئەو خەونە کۆتایی پێ هات گوتیان قالوا أضغاث أحلام وما كنا بتأويل الأحلام بعالمين گوتیان خەونزانەکانی میسر گوتیان ئەوە خەوێکی بێ سەروبەر و پڕپوچە ئەوەش ئەمە ئەو خەونانە لێک نادەینەوە گوتی ناکرێ و ناگونجێ من خەونی زۆر بەکەمیە بینم ناکرێ بەعکسەوە لە باتی گای قەڵەو گای لە ڕوولاواز بووە نشم دیتێ لە ژیانی خۆمدا گا و گۆلک یەکتری بخۆن ئیلا دەبیمان نایەکی هەبی ئەفتونی في رؤيا إن كنتم للرؤيا تعبرون گوتی کاکە دەبێ ئەو خەونم هەر لە تعبیرکەن هیچ مەجالی تێدا نیە ئەو جارە هەر تعبیرەکان دەست نەکە ئەو جارە و7 سنبولات خضر وأخرى يابسات گوتی کاکە ئەو جارە لە خەون دادیتم 7 گوڵە گەنمی سەوس لەگەر 7 گوڵە گەنمی زەرد و سست و لاواز سست و لاوازەکان گوڵەشینەکانیان وشە کرد ناکرێەوە بێمان نابی لۆیە یەکێک لە کاربەدەستەکانی لای خۆی کە ساقیەکەی بوو گوتی من کەسێک ئەناسم کە لە خەوندا لە سزندا کاتی خۆی خەوەکەی منی بەڕاست و دروستی لێکداوە گوتی قال ائتوني به گوتی بڕۆن بهێنن ئەو گەنجەی لۆ من بینن يوسف عليه السلام قلتي من نام لسزن نام در حتى ما بال النسوة اللاتي قطعنا أيديهن وتم لسزن نام در حتى أمن باتشي وباك داويني من الراس نكريتوا نامك مليشيش لو يسزن لو من فرقيني أجر أم بياوك بمخيانتهم لصاحبي خون كربي لسزن بمو تعبيري خونكش أوي تزرعون 7 سنين دأبا فما حصدتم فذروه في سنبلي إلا قليلا مما تأكلون قلتي تفسيري خونك أوي حفص صالي خوشي وفرحنا يديت لو حفص صالي بتسينن وداب سينن وكم يبخون أو كهموي خزن كان لدواء أو من بعد 7 شداد لدواء أو حوصالي نهامات خوا خير مسي قلت لدواء أو حوصالي نهامتي بباراني دي قطر باران ناباري لو حوصالي أو داتان كردي لو كاتبي خون ملك كجوي لتفسيري خون كيبو قال ائتوني به قلت له بين أو يويني لسزن بيت لو تفسيري خون مساري نك دولتك مصر إمبراطورية شي جوربو دورو بركش هموي قنميان هلا ميسرا كري مساري جياني قوري ويوسف عليه السلام بسبب أخونا هاتدر وبو كسيشي أمين ودسباق للاي ملكو يقلم موزانش كخوا بخشيشي بيدابو بولا لقدانوي خون ده وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث بنقولش لصري سورة يوسف بمينينو أقول بسيارة كان يقول بالنسيب يعقوب عليه السلام بيوسف فرمي خواي پروردگار لود وهل تبجيري ولا تفسيري خون شارزاتك أو نعم ويتم نعمته عليك أو نعمته خواي پروردگار بيعقوب وبإبراهيم وبإسحاق بخشيبو لو ليك دانوي زانستي خون نعمتك خواي پروردگار أي بخشي زوزا برسيارك ليك دانوي خون موهبة من جدمي زو برسيارك خون ليك دانوي موهبة خوا فيرد أكايان قواعد الأصول ياها علم إنسان تواني فيري بي كام يعني ويعلمك من تأويل الأحاديث علماء فرمون علم موهبة شخ خواي پروردگار كسيك هل بجيري هادي بجيري ودبي إنسان بخوي شتێکی تێدا هەبێ و علم و معرفەتێکی هەبێ قواعیدی لێکدانەوەی خەون ئەو کەسە کە ئێستا خەون لێکداتەوە دەبی شارەزایی لە قورئان هەبێت لە حەدیسی پێغەمبەر هەبێت صلی الله علیه و سلم لە سیرەی پێغەمبەر هەبێت لە زمانی عەرەبی هەبێت لە دابوونەریتی گەلانیش هەبێت ئەو ئینسانە بەبێ ئەو شەرت و مەرجە ناتوانێت خەون لێکداتەوە و لەگەڵ ئەوەشدا وئینا لنراک من المحسنین دوو خەون ئەو دوو گەنجەی لەگەڵ یوسف سجن بوون و خەونەکانیان لە یوسف جێراوە گوتیان یەکیان گوتی ئینی ئەرانی ئەحسیر خەمرا وتی من لە خەون دادیتم ئەی یوسف أمن لخون داريتم تريما قشي أم كرد خمر وقال الآخر إني أراني أحمل فوق رأسي خبزا تأكل الطير من يشكا قوتي أمن ديتم لخون دا نانم لسا السربو تير اللي عندك قوتي أمن تأويلي أو خونو بيريم بس دبي كم زا باور بينن بخواي پروردگار دعوي لقل كردنو قوتيان وعدي شو بيدم دليلي براز قراني خونكي من بيورم أو روخ تخوارنا كله ده بيقولنا أو روخ خوارنا ديتو راز قراو والتفسيري خونكي لو كردن يشيان توصل إيشو كاري خوي كساقي باشايبو ويشيان فيوصلوا فتأكل الطير من قلت ياتوش صلب كريه وكجي تنروجيشكو تير لسارد أخوة أو علمه وخواي پروردگار هل يبجاج وإنا لنراك من المحسنين كان أبو بلقصة كان بيبري
ئەوەی کە من بە مەرجێ زانم بێزگە لەو مەرجێ عولەما داینە دەبێ ئەو ئینسانێکی پاک بیت ئەو کەسی خەون لێکەداتەوە شەرت و مەرجی ئەوەی دەبێت ئینسانێکی پاک بیت لەخواترز بی ئینسانێکی خراپەکار و داوێن پیس و زمانگەڕ و غەیبەتچی و حرام خۆر نەبی لۆی کە خوای پەروەردگار یارمەتی دات و بیر و هۆشی بجوولین لۆ لێکدانەوەی خەون مامۆستا جارێ بەری بەهەمی ئەم بینە سەروی کەس ئەوێ خەونێت بینێت شەرعەن یانجی پێغەمبەری صلی الله علیه و سلم چۆ بەحەسکری هەر دەما خەوندیت ئەم دیو بچین بپرسین تەفسیرۆڤێ خەونێت چێ یانجی تستێکی ئاسایی بلدەفمە خەونێک مەدیت و دەرباز بێت باشتر وایە مرۆڤ پرسیار کرد کە تەفسیرۆڤێ خەونێت چیە یان نەپرسیار کرد دوو شتە مەسئلەی پرسیارکردنی خەون ئەگەر کەسێک خەونێکی باشی دیت فليقصها على من يحب پێغەمبەری خوا فەرمی با لەلای کەسێکی خۆشەویست و دڵسۆز بیجێڕیتەوە کە حەسارەتی لە قەلبدا نییە تازە مامۆستا دەشتی خوێندی و گوتی لا تقصص رؤياك على إخوتك فيكيد لك كيدا وتي خەونە لای برایەکانت مەجێڕە ئەوانە پلانت لۆدانێن لۆ یەکێک لەو شانەی حەسارەتی پێ بدرێ خەون و پرۆژە و بەرنامەی ژیانی ئینسانە مامۆستا هەندرێن بەتەمە ئیش و کارەکەی خۆی پەرە پێ بدات دێ لەناو مەجلیسێ باسەکە ئەو ئیشی کارە ڕاستە خۆ فەشەلدێنی حەسارەتی پێ بدرێ ئەو کەسێک کە خەونی شەبین ئەگە خەونەکەی باشە و باش نیە لە مەجلیسان بیجێڕیتەوە و تەلەفۆنی بکاو لە شاشەی و خەڵک خراپ بوو ئەگە باش بوو لەلای کەسێک خۆشەویست بیجێڕیتەوە ئەگە خراپ بوو لەلای هیچ کەسێک نەجێڕیتەوە خراپیش بوو ئەسان کەسەکە بەخۆی گومانی کرد کە خراپە باشە مامۆستانی حاڵەتێکی دیکە هەیە گەر دیقەت بدەینێ لە نێو کۆمەڵگەی ئێمەدا خەون زۆر گرنگی پێدەدرێ وەڵام منەوە شەو خەونم دیدە و خەونم دید یان ئەگەر شتێک ئەگەر بە کۆمیدی وەرنەژیرێ بۆ نوکتە و بابەت وەرنەژیرێ ئەم بلا حەزی شتێکم کردووە بە تایبەتی لە تازیەکاندا یان ئێمە چەند تازیەمان هەبووە با بڵێن هەر کەسە و ئیدی تازیەی دەبێت کە سوکار و ئەزیزانی لێ دەمرێت ینی بڕوا بکە لە هەر تازیەک نەبووە دوسێ ژن نەڵێ وەڵڵاهی ئەو شەو دیتم درک بەرگەکی سپی لەبەر بە قورئانێکی کەسشی لە دەست بوو هیواتمە ئەو قسەم گوێ لە نەبی ینی هەمووی هەیە باشە جاریوەتم شەو ئافرەتە دەکەی لەگەڵ ئەو پر ڕێز و حورمەت ینی وەڵڵاهی نازانم خەونانە کو دەبینی ئەو خەونانە چییە ئایا فعلا حقیقەتی هەیە یان چییە تو کابرا هەر دەمری بە بەرجی سەوز و بە قورئانێکی لە دەستی و نووری لێدەباری ئەوە چێ شتانە چاو لە برای خۆتکە هەموو ئەو کەسانی لە خزمەکانی من لە تازیە مرن هیچیان وەکو ئیمامی عومەر نین باشە مامۆستا دەشتی معلومە لەکنی ئیمامی عومەر لە دوای وەفاتی تا 10 ساڵ نەچوو خەونی هیچ کەسێک لە دوای 10 ساڵ لە خەوندا دیتیان گوتیان لۆ تو تا ئێستا کەس لە خەوی نەدیتی لۆ نهاتی خەونی کەس گوتی 10 ساڵە پرسیارم لێکرێتەوە لەسەر ئەو حکمی کە ئەو چەند ساڵی کردیتم چەند ساڵێک حکمی خلافەتی کرد هەمووی لەس ئەوەی پرسیارمان لێکرێت کەسێک کە دێتە خەونی بە تایبەتی مردوو لەبەروی لە جیهانی حقیقەتە ناتوانێت درۆ بکات پێغەمبەری خوا فەرمێ مردووەکان کە دێنە لای ئێوە کە شتێکتان پێرێن ئەوان ناتوانن درۆ بکەن لە جیهانی حقیقەتن مردوویەکت بە لیباسێکی جواندی بە دموچاوێکی گەشتەوە دیت لە ناو ناز و نعمەتێن مبەشیراتە لە ئەهل و کەسوکارەکەی سەبووریان بێت کە لێ گەڕێن هیچ کە لۆی مەگرێن ئەو مردووەکە شوێنی باشە ئەو بە بەلاش نییە بەڵام کەسێکی خراپ ببینی و لە ناو ناز و نعمەتدا خوای پەروەردگار رحمی پێکردی رحمی خوای گەلێک زۆرە زۆر هەر ئەوەیە بە قورئانێک کەسی لە دەست لە ناو سەوزایەشی زۆر خۆشە بەڵێ بە زۆری ئەو خەونانە ڕاست وەڵای من لە مەجلیسی تیمێ کەسێک مەسەن ئەو خەونەی دیتێ یەکێکی دیکە خەونەی دیتێ بەعکسەوە خراپ بووە ئێستا ینی نازام کووە بەخۆی بە زۆری دیتنی مردوو لەبەرەوەی داڕغیان لەسەرەوە زۆر لۆ یەگرێن و لۆی پەرۆشن ئەدیترێت بە هەر حاڵێک بێ دیتێ ئەوانیش ئەزان مردوو کازان کە مردووە بەڵام شێوازی دیتنەکەی ئەگەر باشبی باشە ئەگەر خراپیش بی خراپە مردوو بە خراپی بیبینی برێ دوعام لۆ بکەن یان برێ سەرمامە یان برێ گەردەنم ئازاکەن یان زۆر بێتە خەون ئیلا پەیامێکی هەیە کە و مردویان دەبی گەردەنی ئازا بکرێ یان قەردی لەسەر قەردەکە بدرێتەوە یان دوعا خێر و سەدەقە و ساکەی لۆ بکرێ لۆ مردوو مامۆستا ناوبەینا کچ و کوڕ ژن و زەڵام پیرەمێر و پیرەژن جداهیل سەر دیتنا خەونێ هەیە چکی گەلە جواد بێت هەکە کچ بێت خەونەوەی هوسا هەکە ژن بێت هوسا ئەگەر کوڕ بێت یان ئەگەر خێزاندار بێت ڕاستیشی شەرعەتی داوانجی ئەو تەفسیری تێبتنەکردنش لای پێغەمبەری صلی الله علیه و سلم بوو مەسەلەن بەحثکردنا خەونا جداهیت ناوبەینا کەسادا هەیەت خەونیدا یانجی هەمیوەکی یەکن زۆر فەرقیە هەیە یەک خەون 100 کەس بیبینی ئەکرێت لە هەر سەتیان معنایەکی جیاوازی هەبی لە هەر سەتیان ژن بی پیا و بی تەمەنی لە وەرزەکانیش لە وەرزەکان لە حاڵی ئینسانەکەی نەخۆشە ساغە فەقیرە دەوڵەمەندە خەریکی ئیمتیحانە بەنیازی شتێکە هەمووی فەرقیە هەیە یەک دوو نمونەی بەسیط و پێ بڵێم لەسەر جیاوازی خەون لە کەسێک لۆ کەسێک ئافرەتێک لە خەوندا بینی شیر ئەداتە منداڵی بۆخۆی هاوسەردارە ئەو خەونە دلیلە لەسەر زیادبوونی ڕسق و لەسەر ئەولاد خوای گەورە ئەولادی داتێ شیر لە هەردوو سینجی بێتە خوارێ دلیلە لەسەر خوای پەروەردگار ئەولادی کوڕیە داتێ کچێک لە خەوندا ببینی شیر لە سینجی دێتە خوارێ دلیلە لەسەر خوای پەروەردگار عیلم و زانست و زانیاری زیادەکە و زەواجی بە قسمەتەکات فەرقیە هەیە پیاوێک لە خەوندا ببینی پرچی ئەتراشی لەگەڵ منداڵێک لە خەوندا ببینن پرچی ئەتراشی فەرقیە هەیە لۆ پیاوێک تراشنی پرچ ئەکرێت خوای گەورە سەفەری حەج و عومرەی بە قسمەتکە لۆ منداڵێک نیشانەی لەسەر ئەو منداڵێکی ساڵح بێت و لەسەر سونەت و ڕێبازی پێغەمبەری خوای ڕوا صلی الله علیه وسلم مردن
فەرقی هەیە لە ژن لۆ پیاو لە کچ لۆ گەورە فەرقی هەیە مردوویەک لە خەوندا ببینی جارێکیت کە ئەمریتەوە لەگەڵ ئەوی ببینی زیندوویەک ئەمری فەرقی هەیە لۆ مردوویەک کەسێک کە لە خەوندا ببینی مردووە جارێکتر لە خەوندا ئەمرێتەوە نیشانەی لۆ دووشت یەک ئەو عائیلەی کە خەونەکەی بۆ شخصی دیتە خەم و خەفەتێکی قورسیان لەسەر لا ئەکەوی ئەمن ببینم لە خەوندا کەسێکم مردووە دیسان ئەمریتەوە خەم و خەفەتێکی قورسم لەسەر لا ئەکەوی لۆ مردووەکە نیشانەیە لۆی کە ئەو مردووە خێر و سەدەقە و چاکەی لۆ ناکەن عائیلەکەی کە سوکارەکەی خێر و سەدەقە و چاکەی لۆ ناکەن یعنی عملی ئەولادەکانی بەتابەتی لە سەری قەتع کرا لۆ فەرقی هەیە زۆر لە کەسێک لۆ کەسێک لە وەرزێک لۆ وەرزێک لە حالێک لۆ حالێک زۆر فەرقی هەیە یەکدانەوەی خەن لە شوێن لۆ شوێن لە وەرز لۆ وەرز فەرقی هەیە باشە کەرەم باشە مثلەن ئەو بابەتانەی کە با بڵێن خەون ئەوەی گفتوگۆی دەرونیە ینی زۆر جار وێ دەگوترێت کە خەڵکانەکەن ئەوەندە خەون دەبینن زۆر هەموو ڕۆژانە خەڵکەیە مثلەن هەموو ڕۆژ خەون دەبینێ خەڵکانە دیکەشەیە خەون نابینێ ئەسڵەن مثلەن ئەمن زۆر بەکەمی خەون دەبینم باشە کەسێکی دیکە هەیە زۆر خەون دەبینێ ئەوە حاڵەتەکە ئاساییە دەکرێت بڵین ئەوەی کە هەموو ڕۆژ خەون دەبینە پەیوەندی بە گفتوگۆی دەرونیەوە هەبێت یاخود حاڵەتێکە جیاوازە یان کە مەسەرن کەسێک خەون نابینێت ئەویش کێشەیەکی هەیە چییە چۆن ماو سادرێ ئەو کەسێک کە زۆر خەونەبینی دووشتە یان ئەضغاث و ئەحلامە ئەو ئینسانە ماندیە خەمێکی هەیە ئەزیەت و ئازارێک خولیا و ئارەزوێک لە دڵیادا حەزی لێ پێ بگات یا خەونەکەی مانادارە هۆکارێک ئاهەیە لۆی زۆر دووبارە بوونەوەی خەونەکەی کە پەیامێکە لە تەڕای خوای پەروەردگار ئەو ئینسان ئەگەداری خۆی بی وەکو پێم گوت ئێستا کەسێک لە خەوندا بینی ماڵی ئاگرەگری جارێک دوو جار سێ جار بینی ماڵی ئاگرەگری ئەوە لە خۆڕانی ئەو مۆزوعە ئیلا یان ئەو تێ ئەو ماڵە سەحریا تێدا هەیە یان کێشە و فیتنە و مەشاکل لە ماڵیانەدا هەیە یا کەسێکی خراپ لەناو ئەو ماڵەیە کە نیەتی تەفرەقە و ئاژاوی ئەو ماڵەیە هەیە لۆیە یعنی ئەو کەسەی زۆر خەونەبینی ئەو دوو حاڵەتەیە یان پەیامێکە لە خوای پەروەردگار تا ئێستا ئەو ئینسانە خەمی لە خەونەکەی نەخواردێ و ئیشی لەسەر نەکردیا یانیش ئەو تێ دەروون و وەسوسەی خۆی تو مێشکمانی بوو لەبەری مێشتی ئینسان فکرکردنەوەی ئینسان داڕغی ئینسانی لە کاتی خەون ڕناوەستێت هەر ئیشەکات بەس ئەوەندەیە کە کەسێک بەبیری نامێت سماوساندرێک خەونی کەمە بینی خەونی زۆرا بینی بەس ئەوەندەیە خەزمکردنی مێشک لە کاتی نووسن و خەوندا کەمتر و زۆر زائیفترێ لە کاتیەوە کە ئینسان ڕەنگە ئەزت تو خەونۆت بینی بەش بیرۆمەت چن یعنی خەزن نۆبن دەف مەسەی بەس خەونی شەیە ئێستا من بەبیرم دێت چەند ساڵێک بەر لە ئێستا خەونم دیتیە بە نوقتە و فاریزە ئێستاش لەگەڵ ئەو خەونە دەژیم زۆر عجیبە برا زۆر سیر ینی هەندێک خەونەکە باشە دەکرێت باسکە وڵی نازام کە باشیان خراپە بەس ئاسایی ئەگەرمێ خەونەکە سیر بوو خەوەکە جا نازانم ئاخیری چی لێدێ ئەو مۆزوع لەوانەیە هیچ معنایەکی نەبێت تێپەڕیە لەوانەیە هیچ معنای نەبی لەوانەشە معنای هەبی لە خەومدا دنیا زۆر سیر بوو هەموو ئینسانەکان زۆر سەر لێ شێواو بوون هەر یەکە بەلایەکدا گوتیان وەڵعیاذ بالله گوتیان خوا دێتە خوارێ باشە لەپڕ شتێک بوو کە لە هەموو تەمەنم بەو قەبارە گەورەیەی نەمدیت بوو لەسەر شێوازی ئینسان بەڵام وەکو پێست و ئەوانەی ئینسانە بڕەنجی سووری تێدا بوو بەش جێش با بڵێن ینی گەورەیەکی وهای پێوە دیار بوو هەر لەسەر هەیکەلی ئینسان هاتە خوارە تەبعان زۆر گەورە بوو کە چاو حکمی ئەوەی نەدەکرد بەشەکانی لێک جیا بکەوە و ئەخیریشی هەموو ئاسمانی پڕ کرد بوو دنیاش وەکو ڕەنگەکی با بڵێن هادەمە و مەغریبی لێ هات هەرچی ئینسان هەبوو یعنی جلوبەرجان بۆ ڕوونەوعک بوون لەو بابەتانە هەمووی پێکڕا سوزدەیان لەبۆ برد ئەمنیش ئەو هەڕاوەستام زۆر مێشکم مەشغوڵ بوو گوتم نابی ئەوە خوابی ئەمن بەچ لەناو خەونەکەی فکرم کردەوە گوتم ینی بەس عەرشی خوای وەسیع کورسی و سەماواتی والئەرض ینی دەبی خوا کو دەبی لەناو ئەوەندەی ئەگەرچی زۆر گەورە بوو کو دەبی ئەمن بتوانم بیبینم کو دەبی ئەوەندە تەحدید بی هەرچەندە خەبارەکە زۆر گەورە بوو ئاگام لێ بوو کەسێک پاڵی پێوەدەنام کوردی گوت و زۆر کافری لۆ سوزدەی نابی بە زۆری ئەمنیش نەمبرد زۆر کردمە عینادی خەڵکانەکە نزیکی تەبی نەمزانین چێ بوو بەس فەوزا بوو هەرا بوو کەس بە کەس نەبوو هەراوها دیتم و تەمەشام کرد و نەمبرد سوزدەم نەبرد لەپڕ یەکسەر گوتیان تەواو کاتی تەواو بوو دەچیتەوە ینی لەپڕ یەک حاڵەت بوو لە بەرچاو بزر بوو یەکسەر ڕۆیشت و بزر بوو ئەو بخەوەکە زۆر نازانم و معنای هەیە فیلمە حقیقەتەیە کووە تێناگەم ماوسادرێ لەبەری خەونەکە چەند ساڵە دیتیتەوە خەونە بەخوای چەند ساڵێک پێشەوە بزەبت نازانم بەڵێ لەبەرەوە ڕەفاقەتێک زۆر سیر دەبینم یعنی وەکو حاڵەتەکان لە بیرمە ماوسادرێن یەکێک لە شەرت و مەرجەکانی لێکدانەوەی خەون ئەوێ ئینسانە ئاگداری حاڵی ژیانی کەسی ئەو کەسەبی کە خەونی لۆ جێڕیتەوە ئێمە زۆر وەڵامی خەونشتی خەڵکە دەین و لە لای بوشت
بە زۆر باشترە من بزانم کابرا حاڵی کووە من ڕفاقەتی و خۆشەویستی و دۆستایەتێکی قەدیم لە بینی من تو هەیە ئاگاداری ژیانی یەکدینە خوا لێ ڕازبی ئینشاءالله مەسئلەی سەر لێ شێوانی خەڵک لە خەوندا ببینی خوای پەروەردگار فەرمێ إن زلزلة الساعة شيء عظيم يوم ترونها تذهل كل مرضعة أما أرضعت وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد ولما وصلتوا آياتك ما وصلنا مسألة سر لي شيواني خلق بوش شوازي خواي پروردگار للقرآن دا بعضك فرمي يشيك لمشهد كان قيامتك خلق سرخوش نية بلا مو عذابي خواي پروردگار أو خوني كاتو ديتي لخون دا ظروف دوخك بسر تو بسر وضعي عامي كردستان دهاتية كظروف دوخي زوزو قرصة بسبب أو ظروف دوخة خلشي زول التزامك أو توبيك أو أقريتوا وتيبربوني أو وضع لسا خلشي كردستان بقشتي لبريتو بقول لكردستاني أو دوخة أتيبريا بسبب توبة كردو قرانو بالضبط لو فتري وضعي زور قرص هاد لزور وضع لمسألة هاتني شر مسألة قطع كرديني معاشي هرمو كومالك تكتوني علاقاتي هرمو كومالك شد هاتا بيش لدواي أو خواهي فرحناي هنا أو خوي زور راستا ولو خوش لدواي أخونا التزاماته لاني دينداري باشترا بخور عندك شو تفهم باشتر ان شاء الله باشتر يعني اويك قوتيان او اخواي ودوام قناعه منك او اخواي امن مثلا او فعلا او ذكري مثلا كومالك حقيقتي زوزو قبرها لجياني تو خواي غير لوت يا رون كرديتو لدواي او بابتا خودي خواي پروردگار نبو بلام كومالك حقيقت كاتو دانت بيدانا لدواي او بابتا دانت افيدانا كاوشتان الراسنو ولا دواي اوج بخود التزامات خود باشترا ما مصطفى باش تقريبا سنسالك باش يستابو يعني او اقدر مازال بابا كانسيا جند زيداتر يعني جاب بتمن في حالات تكن مثلا دي خونك وانا خوش من الدس بيد رابطه بجد او از دچم 5000 نونی کما خیر يعني جي از فلان تشتي کما خیر دا اف خونه وانا خوش نه تبجه اینان خیر کرنا پشتی دیتنا خونک نخوش یا باشه يعني چه پیوندی پیونینه يعني بو او خونه نخوش نه تج سنه انسان اگه خونه شي نخوش دي عادتوانه بهم مشهر خوني ببيني او حالتش تايبته زار بزار خونێکی ناخۆشی دی و معناو مەبەستی خەونەکە خەونێکی خراببوو سنەتە ئەو ئافرەتە خێر و سەدەقەی بکات و سەڵاوات لێدات و سێت بەلای سەفیدا بکە دەفعی بەڵاو موسیبەت لە سەریەوی ئینشاءالله بإذن خوای سێت فۆلایە چەپێ بکەت و سەدەقەکێ بکەت و ئەعوذ بالله من الشیطان الرجیم وەکو تەجروبە پێم خۆش هەندێک شت لۆ باسکەم لەسەر خەون یاڵڵا ما شاء الله بايشي بهزا بارانيشا ئینشاءالله ڕەحمەتە بإذن الله ئینشاءالله مامۆستا اما زور تفسيري خون لو خلق كردي وفضلي خوي برنامج خوي قال لسر اما كخوي قالوا علمي ببخشينا بلام خون راس دروست كان اواني كبواقعي نتيجه ليدي تشتي زور عجيب وغريب مالي تبتابتي لو فتره يشك لو خونا برادرك ما هي زوزو بياش ديندار وخوا برستو زور خير كرا يعني بلو بوستو مكانتش برزي شي هي بلام بياش زوزو خير كرو باشا كارا يارمتي فقير وشتي زور دا خونا كان هر زارك خون ملوب جريتو كابرا منظم وخونا براسي ديتدي خونێکی دی گوتی مامۆستا لە خەونمدا وامزانی بینایی ئیمپایر هاتە خوارێ ڕووخا دەنجێکی زۆر گەورەی لێ هات گوتی منش مشاوەش بووم تەلەفۆنم کرد ماڵە خوشکەکانم لەو شوێنەی بوون گوتم گۆنگۆ سەلامەتن ئەو چ بوو گوتیان وەڵامە سەلامەتی بەس بینایەکی ئیمپایر هاتە خوارێ ئەو ئیمپایرێک شاری هەولێر سوێن بەخوای پەروەردیگار دوو ڕۆژ دوای ئەو خەونە ئەمن تەفسیرم لۆ کرد گوتم ئەوە دەنگ و باس و خەبەرێکی زۆر ناخۆشە بڵاو بێتەوە لە هەولێر وكسايتي زور جورا لهولير وفاتك كخلق زور دنگدانوي لي دروست بي تفسير خونكم بو شوازي لو كابراي كرت سوين بخواي پروردگار دو روز دوای او رحمتي كاك بيشلو دزي وفاتي كرت او ساروقي ايران ليان دال ماليانو او كابرا بخوي بعائلكي خواي قال ان شاء الله بشهيدان قبول كاتو خواي قال ليان خوش بيت خوا حقيام كا ان شاء الله يعني او بتسايخم او نما ديتيا خزمك تليفوني لو كردم قلتي ما مسا لخونم دا وامزاني مجموعة ملايك لبغداد راحتنا هوليرة كهاتنا هوليرة لكركوتشي مجموعة ملايك بالزربون دواء لهوليرة بديار كتنوع قلت أو خون مالتي وما نيسيا وكو تجربة خم لقى المسألة خون ملا لخون دا صلحة علم اشتواية سلمة براتية لا شو نقبي قلتم أو خوات تفسيرا لويكا أو كاتي دوخي بغداد وهولير زو خرابو خوای پەروەردگار صلح دروستەکە لە بینی هەولێر و بەغدا بەڵام کە صلحیش ئەکرێت لەسەر کەرکووک ئیتفاق ناکەن دۆخی کەرکووک وەکو خۆی مینێتەوە چەند ڕۆژێک دوای ئەو خەونە سەرۆک حکومەتی بەغدا لەگەڵ سەرۆک وەزیرانی خۆن ئیتفاقیان کرد محەممەد شیع سوودانی لەگەڵ کاک مەسرۆری ئەو ئیتفاقە بوو کە کرا چەند مانجێک لەوە بەربوو ئەو خەونانە بە چاوی خۆما دیتە کە وەکو تەجروبە لە ژیانی خۆمدا
بەسەریعە هاتی تەدی خەونەکان لۆیە ئەو کەسەی کە مامۆستا هەندرێن تەفسیری خەونەکە ئێمە زۆر جارە بین لە سوشیال میدیا لێکدانەوە لە خەو نەکرێت ئێوەش دیتیتان یعنی ئەوەی ئەوڕۆ هیچ بازاری نییە ئەوەی ئەوڕۆ کەسێک گوێی لێ ڕاناگری ڕاست ئەنووسی ڕۆقی شەرعیە و لێکدانەوەی خەون لای یەکاتەوە بە کەیفی خۆی لێکەداتەوە کە خەون لێکدانەوە فتوای مامۆستا هەندرێن فتوای بە تاکتیدی خوای پەروەردگار فەرمی لە قورئانی قضي الأمر الذي فيه تستفتيان قوتي يوسف عليه السلام فرموي قوتي أوا برياري لصدري أو نقول داوي فتوى ولا كردم كليك دانوي خونيش فتوى يعني اسم كالخوني يقولوا لنمو فتوى لزواج لزي خو بيغمبر تثبيت دبي باو برسيار لكم بو رقصش ذكرت قصي خو لبيرنكي اگر خونك بينرا يعني وا باسكراوك زور زار هندي خونه نجر دريتو بتابتي خوي خراب اگر خويك بينرا مثلا من دملايتو خويكم بينيوتو دزاني خوكم خرابه بلا بمدلي لي قربات تاويل نكم بتاكيدي اگر بيداغريم كرت بلم تاويلي بكا اتوش بلي مثلا كتاويلي ذكرت تثبيت دبي جاب دبي بيغمبر خاف فرمي الرؤيا معلقه في رجل الطير اينما تفسد وقع فرمي خون وابستي بيتيرك هر چون ليك دريتو وكو خوي ديتا دي ديتا خواره افرمي وكو اي كسك بي برنكر بيت چون ليك دريتو بيك داندري بو شوازي خونك ديتا دي ليك دانوي خوني خراب زۆر شتێکی خراپە زۆر خراپە کامل بزانم ئەو خەونە کاریگەری لەسەر ژیانی تو هەیە مامۆستا شوان ببیرم بینۆ بڕێ ئەو خەونە خراپانە کامل کە نابی لێ بدرێتەوە ببیرم بس قسەکەی باڵۆ مامۆستا هەندرێ ئینتاوەکەم یوسف عليه السلام خەونی یەکێک لە سزنەکانی لێک داوە لەوەی ئینکاری کرد و لەوەش بوو کە بیسەلمێنێ کە پێغەمبەرە و باوەڕ بە ئیمان بێ بەڵام لێکدانەوەی خەونەکەی نەتیجە بوو لۆ مردنی کەسەکە خۆ ئەگەر یوسف لێشی نەداباوە خەونەکە هەرداتە دی أو قضي الأمر فالمو برياري للصدر أو نقول داوي فتوى ولا منكر أو اشتهر زي بو بلام باشتر وخوني خراب لك ندريته لو يكابر أجابتواني خير وصدقي بك أو مصيبة للسري دفع بيت باسي سوشيال ميديا نكرت خلق برسال لهمو كسيك من كام موايا خلق برسال لهمو كسيك نكا أو كسيك خون لك داتوا بدل زيك دبي ملابي تبي ما مصي آيني بي علمي شرعي شارزابي قرآن شارزابي حديث شارزابي بيا رازبێژ بی لەوەی نەبی خۆی پێ بەناو بانکە گونەحبارە بێ وەخت ئەویش جوابی خەون داتەوە پێغەمبەری خوا فەرمێ فەلیەتەبەوەق مەقعەدەه من النار فەرمێ ئەو کەسێک کە لە خۆڕا بەناوی خوا و پێغەمبەر قسەیەکە با شوێنی خۆی لە ئاگری جەهەنەم حاصل بکات مامۆستا بەڵێ چنە ئەو خەونێت خڕۆب پێتویە مرۆڤ دیف نەچێت و پێتویە مامۆستای ئاینیژی تەفسیری بوو نەکرد کیشکن ئەو خەونە مامۆستا زۆر خەونە هەیە نابێ لێک بدرێتەوە ئەمن نەسیحەت وەکەم 5 خەونم بەخۆم اختیارا کردێ لەوەی کە خەڵک پرسیاری لێ نەکات پرسیاری لێ نەکات بە دووی دانە ڕوا تف بەلای چەپدا بکات و شەیتان بەلعنەت بکات و خێر و سەدەقەیە بکات یا الله بە هیچ شێوازێک خەون دی لە خەونتدا ددانت ئەجوولا ددانت کلۆر بوو ددانت کات ددانت کەتە سەر زەوی بزر بوو لە دوو مانایەکەی مەگەڕێ مانایەکی باشی نییە کەسێک لە خەوندا ببینی ماڵی ئەڕوخێ با لە دوو مانایەکەی نەگەڕێ مانایەکی باشی نییە کەسێک لە خەوندا ببینی ئەڕوا بە پێڵاویان بەنعلەکانی ڕوا لە ناکەو پێڵاوێکی بەجێمین و بێک پێڵاوی ڕوا مانایەکی زۆر خراپیا هەیە بە لە دوو تەفسیر و مانایەکەی نەگەڕێ کەسێک لە خەوندا ئەبینیت لە دوو خوار نەگەڕێ لە ماڵی خۆ هیچ خواردنێکی لەو ماڵی نابینیتەوە با لە دوو مانای ئەو خەونەی نەگەڕێ کەسێک لە خەوندا بینی تەقەی لێکەن و پێ ئەکەوی با لە دوی تەفسیری ئەو مانای ئەو خەونەی نەگەڕێت کەسێک لە خەوندا ئەبینی مار دێتە ماڵی و پێوادا با لە دوو مانایەکەی نەگەڕێ بەڵام ئەگەر زۆر دووبارە بوو با پرسیار بکە بزانێت چی حاڵەتەکە حەسەدە چاو نەفەسە سەحرە کەسێکی خراپە لۆی لێ بە دوورکەویتەوە بەڵام بەگشتی ئەو خەونانە یەکێکە لە خەوە خراپەکان یەکێکی تر لە خەوە خراپانە ئینسان ببین لە خەوندا بەرەو ئاسمانە ڕوات و لەوێ بەسەریعیەکی زۆر دێتەوە خوارێ کەەوە مانایەکی خراپی هەیە لەسەر دۆخی ژیانی کەسەکەی با لە خەونەکەی گەڕێت و مانایەکەی نەپرسێت کەسێک لە خەوندا بینی نەفرێک لە خزمەکانت لە دۆستەکانت بەتەنیشتەوە ڕوا بانجێکەی جوابت ناداتەوە ئەوش دووبارە لە خەوندا خەوێکی خراپە کەسێک لە خەوندا خۆی بەڕووتی دیت جلوبەرجی لەبەرنی خەڵک تەماشایەکات با لە دوو مانایەکەی نەگەڕی لە خۆی تۆبەشی ڕاستەقی نەبکات کەسێک لە خەوندا دیتی پیسایی کرد و پیسایی بە قەلبی وەنووسە با لە خۆی تۆبەیەکی بکات و لە دوو مانای خەونەکەی نەگەڕێت و پرسیاری لێ نەکات باشە مامۆستا لێرە پرسیارش کە دێتە پێشێ بۆ نمونە کەسێک خەونێک دەبینێ مەسەلەی ددانەکە باشە ددانی دەکەوێت ینی ئەوە پێم وا بێت وازحە کە حاڵەتەکەم مردنە باشە کەسێک ئەگەر بێت و ئەو کەسە خەوێکی بینی کە مردن و دوورکەوتنەوەی لەوەی کەسەکە کە ددانی کەوت نەیجێڕایەوە کە نەیجێڕایەوە ینی مردنەکەیان دوورکەوتنەوەکە ڕوونادات جلە برا خۆڕاگەرمەوە ساندرێن کە دەڵێ باسی مەکە إذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون مردن پاشو پێش ناکە بەڵام ئەوەی
لەبەروی ماناکەی خراپە لەبەروی کە کابرا پێی و خەفەت بارەبی احتراما ئەگەرنا هەر پێی و دێت خەفەت بارەبی ئێستا یوسف عەلەیهی سەلام کە بڕیاری خەونی ئەو کابرای لێکداوە کابرا ئەکید پێی خەفەت بارە بزانانی 2-3 ڕۆژ کە لە سێدارە ئادرێ هەر دێتە دی بەس بە کابرا پێی خەفەت بارە بەڵام هەندێک شتا هەیە ئەکرێ بگەڕێتەوە ڕزقە ئەکرێ ئەو ڕزقە خوای پەروەردگار لۆی بنێری نەخۆشبوو ئەکرێ خوای پەروەردگار شیفایدا موسیبەتەکەی لەسەر لا بە الصەدەقەتو تدفع البەلا بەڵام موسیبەتەکەی لەسەر لاکەوی ئەو کەسی خەون لێکەداتەوە با پێی بڵێ لۆ خۆت خێر و سەدەقەیەکی بکە و لە تەفسیرەکەی گەڕێ ئەمن کابرا هەر لێم نەگەڕایانی گوتی مامۆستا دەبی ئیلا پێم برێ مانە ئەو خەونەی سیان گوتم کاکە لێ گەڕە لە خەونەکەی والله دەبی ئیلا پێم برێ مامۆستا ئەمن ئەو شەو لە خەوێ دیتم تەقەیان بەسەر مارمەدا کردیان گوتم برا لێ گەڕێ ئینشاءالله خێرە بیت و خوای گەورە ئەتپارێزی گوتی دەبی ئیلا پێم برێ لا حول ولا قوة وازی نەهینە ئەی خۆسی لێ بکەم گوتم خەبەر و دەنگ و باسێکی ناخۆش بڵاو بێتەوە ئێوە زۆر پێ خەفەت بارە بن 2 ساعت پێش تەلەفۆنی گوت وەڵام مامۆستا پلکم مرد گوتم خۆ من نەمبراندێ کاک گوتم تو بەخۆ لە خەونەکەی نەگەڕایەوە پلکت لەسەر دانە جا سوبەتێکم بەخۆی هەجەلیاتیە بەس وەکو خۆی دێتە دی دیتنا مامۆستا شوان قسەی خۆ لەبیر نەچێت عفوا مامۆستا ئافرەتێک پێی گوتم مامۆستا لە خەوندا دیتم چوومە حەج لە حەجدا پێیان گوتم حکومەتی سعودیای بڕیاریادا نیوەی کەعبەی بداتە تو نیوەی کەعبەی بداتە تو گوتی و خەوما دیتە چ مانایەکی هەیە ئەمن لەبەروی دۆخی ئافرەتەکەی و تەمەن و شتەکانی شارەزا بووم گوتم خوای پەروەردگار سەر بەهەوێ مردت بە قسمەتەکە سەر بەهەوێ مرد بە قسمەتەکە هەمویان نەدابوو کەعبەیان هەموو نەدابوو ڕاست بوو سەدەکەت بەرە بەخوای ئەگەر ئافرەتێک کە خەون بە کەعبەیە بینێ باشە مێشکردنە ئەگەر هەم کەعبە مێرکردن ئەگەر نیوەی بوو سەر بەهەوێ ئەو سەر بەهەوێ باشە نیۆ زەلامە شێر باشە والله نعمەتە خودی ئەوش ئەرە مامۆستا سەر بەهەوێ مردی کرد بەسەر باش لەبێ مێردەکەی باشترە جارێت گەل خواردنا خورمەکێ دیتنا خەونێ وەختی مەسەنە کابراایەکی هەی بەری نوێژاست بێدێ پشتی نوێژاست بێدێ ئێواری بخۆ بچەکێ نوستی چ جدا هیچ ناو بینەوەنەدا هەیە أصدق الرؤيا رؤيا الأسحار پێغەمبەری خوا فەرمێ باشترین خەون ئەو خەونەیە بەرە بەیان بدیترێت بەرە بەیان پشتی نوێژاست بێدێ یعنی نعم لە دوای کۆتایی سێکی شەو یعنی لە کۆتایی سێشەوە هەتا بەیانی و نوێژە بیت و ڕۆژی هەڵدێ ئەوە سەحری پێرێن باشترین خەونە و خەونی ڕۆژ ڕاست و دروسترە لە خەونی شەو لە بەرەوەی وحی لۆ پێغەمبەران بە زۆری لە ڕۆژدا ڕۆژ کاتێک ساعتێک هەر وەختێک ڕاست و دروسترە ئینسان ڕۆژانیش پاشنی و ڕۆیە بیت ئەوەندەی پاشی عەسر هەتا مەغریب وەختێکی باش نییە بینی مەغریب و عیشا وەختێکی باش نییە ئەگەرنا خەونی ڕۆژ ڕاست و دروستر لە ئیشەوێ دەستنوێژ و بێ دەستنوێژ نوستی ئەوە چ باشتر ئینسان بەدەستنوێژبی بەڵام ئێستا مەلیک لە خەوندا ئەو خەونە گەورەی دیت کە خەونێکی زۆر ڕاست و دروست بوو هەر باوریش بخوانە بوو بتپەرز بوو خەونی منداڵ ڕاست و دروستە زۆر کەس پرسیارەکە یوسف عەلەیهی سەلام منداڵێکی 11 ساڵی بوو خەونی دی کە 11 ئەستێرە لەگەڵ ڕۆژ و ماکسوس دەیان لەبەر منداڵێکی 11 ساڵی بوو خەونەکەشی ڕاست و دروست برا مەسەن کە پەرتوکیا هەی گرێدای تەفسیرا خەونە هەمێ زانین یانجی تۆڕێن جڤاکێت نوێسن یانجی حتا ئینترنێتی سێرشکەم فلان خەویون یادی تەفسیر بدەیت ئەوێت هەنێ باشن یانجی چ ڕاستی بوونینە مەسەن ئەو کەسێکە لە گوگل و لە تەفسیری ئیبن سیرین و ئەوانە لە دوو خەونەکەی گەڕێ با دڵنیابی ناگاتە تەفسیری خەونەکەی ئەوستا هەندێک شت هەبوو پێم خۆش بوو باسکەین لە خەوندا دیتنی خوای پەروەردگار لە خەوندا مامۆستا هەندرێن خوای پەروەردگار دیتنی لە خەوندا وەکەوەی کە تو دیتت لە خەوندا دیتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خەوندا دیتنی سەرکردە و پاشایەکان لە خەوندا ئەوە کە خەونێکە خەڵک ئەیبینی زۆر بەگشتی دیتنی خوای پەروەردگار لە خەوندا وەکو ئیمام مسلم لە شەرحی مسلم ئەفەرمێ اتفاقی ئەهلی علم لەسەرەوە کە ئینسان ئەتوانی لە خەوندا خوای پەروەردگار ببینیت ڕاست و دروستە لەسەر شکلی حەقیقی خۆی نادیترێ لەبەرەوەی ئینسان ناتوانێت تەوەقعی خوای پەروەردگار بەڵام ڕەنگ دەور دەبینی ئەو لەسەر شکلی بوو پێم وا بوو کە لەسەر شکلی ئینسان ئەدیترێت یعنی نەک لەسەر شکلی حەقیقی خوای پەروەردگار ئینسان نەیدیتە خوای پەروەردگاری نەدیتە لەسەر شکلی نور ئەدیترێت لەسەر بەس دەنگەکەی ئەبیستی ئەو شتێکە جائزەوە عولەما زۆر قسەیان لەسەر ڕەنگە ئێستا دوای ئەو بەرنامەی خەڵک برێ مامۆستا کو ئەرێ خوا دیترێ ئەو کوفرە و مامۆستا لە دین دەرچۆ ئیمام ئەحمەد گوتیە من زارکەوەی دەبینی خوایە ئیلا ئەگە پەیامەکە پەیامێکی شەرعی پێ برێ خوای پەروەردگار ئەمرێکی شەرعی پێ بکات و بە شێوازێکی ناشەرعی نەدیترێت و ئەمری ناشەرعی پێ نەکا ئەو خوای پەروەردگارە و بەتابەتی هیچ کەسەکە کەسێکی باش بی ئیمام ئەحمەد فەرمێت رأيت رب العزة في المنام قلت خوای پەروەردگارم لە خەون دادی گوتم ئەی خوای پەروەردگار خەڵک بەچ لە تو نێزیکە بیتەوە قال بالفرائض قلت واجبات ئینسان لە من نێزیکە بیتەوە ئاسایی ئینسان ببینی خوای پەروەردگار بەس نەک هەموو ڕۆژی ئەکاتی ئەو کاتی ئەبیتە یعنی ئەبیتە خەوێکی شەیطانی وەکو شێخ عەبدولقادری گەیلانی ئەڕۆی لە شوێنێک گوێی لە دەنجێک بوو گوتی عەبدولقادر ئێمە نوێژمان لەسەر تو هەرگرت
كأنه خواي پروردگار قصي لقلك قلت لعنتي خوار ليدا نوج لسا پیغمبري صلى الله عليه وسلم هر نجيره تو لسر من هر نجيره يعني مرزني او يتوبي بيني بري من خوا مو امرت بيكم وكو موسى عليه السلام او پیغمبر بو اني انست نارا قلت من اغريك بينم كتشوند قلت اني انا الله قلت من خواي پروردگارم او جدا لو كسي كخرابكار وهم شو يبيني تو بشوازشنا شرعي باشا او خواي پروردگاريا زانا مثلا زانا شي مسلمانان با او خونش ميتو با اوش بو بجرموا او لما جاويش تن صالك بلام ناوي او زانا نابم امري خواي كردوا كردي جنيه مصريه عربه لمزگەوتێک بووین خەڵکانێکی زۆر لە پشتی نوێژمان دەکرد لە پڕ دەنگێک هات گوتیان قیبلە گۆڕا باشە ئەو زانایە کە ئیمان بوو باشە ڕۆی لەگەڵ مەجموعەیە خەڵکێک زۆر یەکسەر کە قیبلە یەکسەر چوونە شوێن یەکسەر چوونە سوزدا ئەمە لەگەڵ مەجموعە کەسەشێ کە نازانم چێ بوون نەچوین بەس وەستاین لە جێ خۆمان گومانمان هەبوو کە ئەو دەنگەکە تەبیعی بی تۆزێک وەستاین دوایە گوتیان نە قیبلەی پێشان ڕاست بوو دەنگەکە هاتەوە دیسان ئیمام هاتەوە جێگەی خۆی ئەو بەردەوامیان پێدا ئەوە هیچ تەویلە چییە زۆر گرنگە و خەونە پێغەمبەر صلی الله علیه و ئەو کاتی کە قیبلە گۆڕا مەجموعەیەک لەگەڵ ڕاستەوخۆ قیبلەیان گۆڕی مەجموعەیەش گوتیان نا نەوەکو قیبلە نەگۆڕابی نەوەکو پێغەمبەر لە ناو نوێژەکەی هەڵی کردبی قیبلە گۆڕین لەگەڵ ئیمام بەتایبەتی ئیقتیداکردن بە ئیمام ئیقتیداکردن بە دینی خۆی پەروەردگار ئەو ئینسانە زروفێکی بەسەردادێ لە هەموو زروفێک خۆی پەروەردگار ئیستیقامی پێبەخشی و بەردەوامی لەسەر دینداری پێبەخشی ئینشاءالله بەتایبەتی لۆ تو ئەوانەی کە لەگەڵیدا بن بەتایبەتی لۆ مامۆستا بەس ئەو ئەمری خۆی کرد مامۆستا خۆی پەروەردگار بە ئەهلی تەقوا حسابیا کردیا وش لە دوای مردنی خۆشی دەکرێت ئەمن ئیشتیهادێک بووبی بۆ چوونێکی وابی دوای گەڕابیتەوە سەر جۆ لە برای خۆ ڕابگرە هەم بەخۆی قیبلە گۆڕینەکە لە خۆی نیشانی مردنیتی لەبەر ئینسان کە ڕووی لە دنیا ڕووی لە قیامەت کرد شوێن و مەنزڵگەی ئینسانی گۆڕێ هەمیش ئەوێ ئەو کەسانی لەگەڵی دابووینە زۆر خەڵک لەسەر منهەجی ئەو مامۆستای ڕوا سەدەقەیەکی جاریەکە خەڵک زۆر لەسەر منهەجی ئەو مامۆستای ئێستاش لە هەزاریش تا قیامەتیش خەڵک لەسەر منهەجەکەی ڕوا یەکیش لەو کەسانی کە ئیختیبای بۆ مامۆستای کاتووە پێی معجزیبە و ئێستاشی لەگەڵ دابی لەسەر منهەجی ئەو مامۆستای ئەتوی ئینشاءالله بەس ئەمن لەگەڵ ئەو جەماعەتە بن کە قیبلەکەمان نەگۆڕی خواهی پەروەردگار ئینشاءالله سابق استقامت چونکە دەنگەکە زوو پەشیمان بوونەوەی هات گوتی قیبلەی جاران ڕاست بوو جلو هاتەوە بەنسبەت خەوەکە بەخۆی چەند ساڵ بەوەی کە لە پشتیەوە بوو اقتدام پێوە کردیە بەسەر وەزعەکەیدا تێپەڕیە بە خۆت ئیلتیزامکردنە بە دینی خواهی پەروەردگار استقامت و بەردەوامبوون لەسەر دینی خواهی پەروەردگار وحرصیشتە لەسەر فێربوونی علم و زانست و زانیاری ئینشاءالله بەئیزنی خواهی پەروەردگار مامۆستا پێغەمبەر صلی الله علیه و سلم چه خەونێک دیتە پشت هینگێ یعنی بەحث کردیا وەکی خۆ هاتیە بجێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لە خەوندا دیتم لە ماری عوقبەی کوڕی ڕافع بووین خورمایان لۆ هینان خورمایان لۆدانەی خواردن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو خەونەی بەخۆی دیر بوو لە نوێژی بەیانی لۆ سەحابەکانی جێڕا گوتی یا ڕەسوڵ الله ئەوزە تەفسیری خەونەکەی چییە گوتی نیشانەی ئەوەیە کە ئێمە عەقیبەت لۆ موسڵمانانە لەبەر ناوی عوقبەی لەبەر یەکێک لە قەواعیدی لێکدانەوەی خەون ناوەکان زۆر ئەساسن لە لێکدانەوەی خەون فەرمووی عەقیبەت لۆ ئێمەیە وخوای پەروەردگار دینی خۆی بەرزەکاتەوە ڕافع عوقبەی کوڕی ڕافع و خورمان خوارد دینەکەشن شیر نەبی لەکن خەڵکی و خەڵک لە شوێنی دینەکە نەکەوێت لە دوای خەوە کاتەدی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خەوندا دیتی گوتی چوومە شوێنێک هەمووی دار خورما بوو شاخ و شتیشی زۆر کەم لێ بوو زۆر لێی دوور بوو شاخ لە دوای ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم سەفەری مەدینەی کرد و هیجرەتیان کرد لۆ مەدینەی زۆر یەکێک لە سەحابەکان گوتی یا ڕەسوڵ الله لە خەوندا دیتم ئێمە داخلی مەکە ئەبووین سەجێک لەسەر پشتکەت بوو ئەو لاقی خۆی جولاندەوە پێغەمبەری خوا فەرمووی بەڕاستی خی پەروەردگار فتحم بە قسمەتەکات و ئەو سەگەش قوڕیشە تەسلیمی دینی خی پەروەردگارە بێ مامۆستا باتێکی بجحیلەوە ئەگەر دومایکێ کورتیان بەحسکین سەر مەسەلە جحیلەوە ئەوێت بالغ بن و حتا تەمەنێ پیریش مەسەن بێژت شەیطانی هاتیە خەونەوە ئەوێت ئیسلامێدا چ تشتێک هاتیە بەحسکردن یان ئەوێت تشتێکە مەچی کردیە پێغەمبەری خوا فەرمووی الرؤيا من الله والحلم من الشيطان ئەوەی کە ئینسان لە خەوندا ئەبینی احتلامە بیت و لەشگرانی و غوسلی سەر واجبە بی ئەوە خەونێکی باتڵە و لە طرف شەیطانە لە طرف شەیطانە ئەگەر ناپەیوەندی بەوەی وەنیەوە کە ئینسانە پێگەیشتیان پێ بەحسکردنەوەیشی چ بوونینەوە پێویست ناکە بجێڕدێتەوە لەبەر ئەوە کە ئینسان غوسلی کەتە سەر ئەو خەونە پێویست بە جێڕانەوەی ناکات ئەگەر هەر شتێک بی خەونێکی زۆر دوور و درێژتا کردێت لە نەتیجە هەستی غوسل لە سەر واجب بووە ئەو خۆ پێویستی بە باش جێڕانەوە مامۆستا ئەگەر کات ماوە پرسیارش بکەین یەک دوو دقیقە یەک هەندێک خەون هەیە زۆر جاری واشێ ینی لە تەفسیری خەونی دووەم هەندێک شت هەیە لە دوای بەرنامە ئینشاءالله پێتەرێم باش ئینشاءالله وەکو زنجیرەیە بۆ نمونە کابرا خەونێک دەبینێت کە لەکوێ کۆتایی دێت ینی بەردەوامی هەیە ئیدامەی هەیە سبەینێ خەونێشکە دەبین و تەکمیلەی ئەو خەونەیە هەمان لێکچوونی هەیە لەگەڵ ئەو خەونانە ئەوە خەونێکی ئاساییە یاخود گفتوگۆی دەرونیە چییە؟ ئەو شتێک کە ڕۆتینیاتی ڕۆژانەی ئینسانیە
کچێک عیلاقی لەگەڵ کوڕێک هەیە زۆری خۆشەوی ماڵی نایدەنێ هەموو شوێ لە خەو داوازین لەگە ئەو کوڕەیە وازانی مارەکرا وازای کوڕەکە هەتە ماڵی ئەو خەوێکی دەرونی هیچ نییە بەڵام پیاوێکی گەورە پیاوێکی هۆشمەند خەونێکی ڕاست و دروست و بەسەروبەر ئەبینی کە خەونەکان کورتن ئەکری لۆی مانایکی تایبەتی هەبی بەڵام قسەیەکی خۆش بژێڕینەوە سەر خەونی بەسیلسیلە و بە حەڵقە گوتی کەسێک چوو بۆکن دکتۆرێکی نفسی گوتی دکتۆر ئەمن نەوێرم بنم شان گوتی لۆ نێوێری بنی کوڕە گوتی لە بە خەونان نێوێرم بنم گوتی ئەو زە لۆ نێوێری کوڕە گوتی من هەرە نوم ئەلنا تۆپانێمە گوتی غاردە لەو سەری ساحی لەو سەری ساحی گوتی هەندێک زارا چاو لێکەم دکتۆر گوتی ئەو شەو من و خەونەکەی نەبین کوڕە گوتی دکتۆر ئەو شەو گەمەی نهایی لەسەر کاسە مامۆستا گوتی ئەو شەو کلاسیکویە گوتی هەرێکی بنوە کورتی گەلە جارەکیت بژن وەکی مریتێتە تخەونە مرۆڤی دو ئەوی هۆش مرۆڤی هەبتێتە تخەونە مرۆڤی دا پەیوەندیەکە هەوڵسایە نەفسیە هەکەم مەبوێت ئەم پەیوەندیەکی پێیەکی بکین و مریە وەفات کردیە ئەو دەچاوبت مرۆڤ شت هێزەکە هەوڵسا بدەتە خو ئەوێ مرۆڤ حەجت کرد و وەفات کردیە بینتە تخەونە خودات گەل باوت ببین دوعا ئینسان ئەتوانین بە دوعاکردن مردوەکان ببینی یەکێک لەوانە دیتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم خەڵکێکی زۆر هەیە حەزی لێ پێغەمبەری ببینی لە خەوندا صلی الله علیه وسلم ناشی بینی ئەوەی کە ئادابی عولەمایە وەکو عولەمای پێشینە ئێمە کە دیتنی پێغەمبەریان زۆر دیتە باشتر وایە ئینسانە سەڵاوات لە پێش نووسندا لێ بدات چەند حەدیثێک لە حەدیثی ڕیاض الصالحین و ئانە بخوێنێتەوە و دوعا بکە خوای پەروەردگار لقای پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ببینی من رآني في المنام فقد رآني فإن الشيطان لا يتمثل بي پێغەمبەری خوای فەرمێ کەسێک لە خەوندا ببینی ئەو بەڕاستی ئەمنیا دیتە و شەیطان ناتوانانی ئەمن ببینی کەسێک لە خەوندا پێغەمبەر ببینی مانای چییە کەەوە یەکێکە لە پرسیارەکان دیتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەوندا نەمانی خەم و خەفەتە مراس حاصل بوونە و سەفەری حج و عمرەی خوای گەورە بە قسمەتێکا و زیارەتکردنیتی ان شاء الله بإذن خوای پەروەردگار الله خودش ترازی بێت بارك الله فيك خدای خیرات بنویسید یا رب گەلە خوشحال بین یاخوا سلام ان شاء الله هەر خەونێت خۆش و مژدە بەخش ببینن ڕۆی صالح ان شاء الله يا رب گەلە آمين أجمعين خوا قبولك دعاء إن شاء الله خونك اللي إن شاء الله يا خوا سلام مستشفى برئيس خو فارزي إن شاء الله عفو برم مصاد الشيخ خوا قبولك خوا خير المسلمين صلى الله عليه وسلم ديار خونته باش يا خوا سلام كاكدي خوا حافظ گەلە يعني يا دوي خەونە دوي ئەوژی گوت باش دێ مامۆستا مەجا ئەم خەونە بینە دەرە سرودێکە تایبەت دەنگە تێ تایبەت ئەم گوداری بکەین یا الله
زوازق الزمين يكسر زوازق الزمين يكسر بقين دين برشين لمولى سول مدارات بيان وآية سوان أبيادين ضايا قيدا باسماء مدينة تابلهم وخيوان تابلهم وخيوان مصطفى عاصي لقب بفتل عالم كوتوان فتل عالم كوتوان فتل عالم كوتوان. اللهم صل على محمد. هي بارك الله فيك. ان شاء الله خودش ترازیبت. ان شاء الله دی چه نیوه کافیر دوسه نیوه که آمين يا رب. نبیتن خوش بی خواب ما عين فيها ما تشتهي فلا الأنفس. تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين الله جزاء بما كانوا يعملون. الله أو فيها ما تشتهي أعدت للعباد الصالحين فيما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. الله أكبر. تا علماء دفر من رنجي وايتي دا أو بهشت أو رنجانية استوى الشينة كسكمورة رنج نوێ نية وشتانية إنسان بمواصفات أو الدنيا دروس بيستج أو كرايا بيستج لوي نية إنسان ونزعنا ما في صدورهم خواي يقول فرمي دردينم واه. أو حقد دردي أو واه. مبزوب كاربوكينو شتا أوانية من ركم لتوبتو أتو زورت هي مكمم هي أوانية. ده بيكو ده عاجكم ريه يا إن شاء الله هم بيكو بسنة باشا دي. اللهم إني أسألك الجنة وما قرب إليها من قول وعمل اللهم آمين. ونعوذ بك من النار وما قرب إليها من قول وعمل. اللهم آمين. إنسان بمواصفات الدنيا دروس كرايا طبعا أو كده تواني عقلي أو عندي كلو دنيا ديبينين بوندا بيري لي دكاتو تعوج لبرنامج كي دبا أماجي بيكد بالا كرما وسطا شمالي إيه. مثلا أينام أهل الجنة برسيان بيغمبر كصاص أو هم خوشيها بدون بنوين. آلي بهش دخون بيغمبر صاص فرموي لو يخون هي أو شتانا هي النوم أخو الموت. يقول يعني يا سير. رسول الله أهلي بهش دخون إيه دخون برسيان أينام أهل الجنة إيه. خويان دي دنون وكو يستعيما دخوين إيه تسوي فرموي نخر النوم أخو الموت باش كاش فرموي. مرني. يعني تقريبا براي مردنا يعني خواب خود مستنية يا هم خوشيها باللودن. لا الدنيا ما عندي دبلو دنوي هذه خوي تبارك وتعالى إيرنا خوشيها لو إنسان فرمي دخل. كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية. بخون وو بو خوش شكل الدنيا مادام تبع سه بخونه و جهان دارچینه سروی بابتی تندرستی. تعرف خوده. خارنو و خارنا تندرست بجا. من خود تعالی. ديرا يعني أقدر هشد بي بتواني بش خوي ناتواني شو اللي بدرس دبي يعني فرم لا بهشت دا يك تايبة مندي شيدمي أو بيتن يعني دا فرمي أهلي بهشت جسمتان قلبتان معيدة أو زستيك هيتان تصحوا ولا تسقموا. دي روجا كي خوده حاس كد بس تي بحث بحشتكي. بس أري والله. إن شاء الله. جدا بحث خوارنا تندرست كين. و گریدانا و جیانو مروی و گشتین ابتنی تای رمضان پیروز داد چون که تندرستی ما گریدای خارنامه ام چت خوین تندرستی ما هوسای ام دی افشا خود حس کد گل دکتر هولیم هاشم بالکی پسپور زانست خوراک و تندرستی ام دی بحث کین دکتر هولیم تو گله خیراتی خيراتي دكتور گله خوشحالی عليكم السلام ورحمة الله باشي ورحمة الله وبركاته ارج نافچا بالکاتیه و حتی هولی تو گله يا أخوة بخيراتي أو گله خیراتی دکتر بری همی تشتی تو بخیراتی و رمضان تا پیروز ناوکی گله که تایبته من دیتی منو گفت یا ربی اوه کم جاره از ویناوی گولد هولیم بله یعنی چه والله
زۆربەی جار تووشی ئەو بابرێن پرسیارە ئێ هۆلیم وشەکی ئەرمەنیە الله بەمانای گوڵ دێت معناو چه گوڵ 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 بە زمانی ئەوان بەمانای گوڵ دێت گوڵ بەڵێ گوڵ یا ڕەبی ژیانەتە هەر گوڵ بێت ئامین ئەزمعین وەکیتە هەر گوڵ بێت سپاس تگەلا بخێراتی بجەما دکتۆر ئەم دێ بەحسێ خواردنێکین دەمەکە سەردەمێ تەکنۆلۆژیا و پێشکەفتنێ و عەسر و سرعە گەلە جارە بەحسێ فاست فودات دەگرمانە برم خواردنی خێرا خواردنی خێرا بجە تو بە بەرەف هەولێری بە دەچینە ئیسکان یا الله ئیسکان ئیسکانەوە نییە گوتم دە کۆ جارە بەغدابی گوتم بەغدانە ئەو جادەی نانوێت ئەرێ ئەو شەقامەی نانوێت هەموو هەمیشە ینی جوڵەی تێدا هەیە لەوێ هاوکارم ئازەری لێ ئازەر سلااوت لێبێت ڕەوشی شەقامی ئیسکان ئێستا چۆنە ئێستا وردە بەرەو پاشە و نزیک دەبینەوە خەڵکانێک دێن لەوێ ئەم شەقامە بۆ بەناوبانگە خواردن و خواردنەوە و چاو ئیدی هەموو ئەوانە هەیە گەنجان بە تایبەتی لەوێ کاتێک بەسەر دەبن بە تایبەتی خواردنە خێراکانیش مجموعەیەک عارەبانە هەن جگەلەوانی کە لە دوکانەکان خواردنی خێرا لەوێ زۆر سرف دەبێت ڕەوشی ئیسکان چۆن ئێستا باسێکمان بۆ بکە ئێمە لێمان دیارنێ بە تەواوی تۆ لەویت چ هەیە الله برا بەڵێ ئەم کاتتان باش وەک خۆتان وتان من لە شەقامی ئیسکانم و شەقامەی کە ناخەوێت تا بە بەردەوامی جممەی دێت لە هاوڵاتی جاما وڵاتیانە بۆ بەسەبردنی کاتی خۆش دێن لەگەڵ ئەوەشدا کە دێن لەگە برادەرەکانی هەندێک چاسی یاریەکەن هەندێک جار بۆ نمون نانەخۆن ئێستا بۆ نمون نامانی کە لێرەیە زۆری عەرەبانەکە خواردنی خێران واتە ئەمانەی کە لەسەر شەقامەکان هەیە ئەو عەرەبانانن کە خواردنی خێران هەیە بە نزیکەی 160 ئەو دوکان و عەرەبانانەی کە لەسەر شەقامی ئیسکانن زۆرینەیان خواردنە خێراکانیانە ئێستا بۆ نمونە من لە یەکێکم لەو عەرەبانانەی کە خواردنی خێرایانە ئەگەر سۆمای هاوکارم وێنەکان بگوازێتەوە لێرە بۆ نمونە جگەری مریشک گۆشتی ڕانی قەل ئەمە سنگی مریشکە ئەمانە قیمە و نزیکەی 12 جۆر خواردنی خێران بە بەردەوامی هاوڵاتی دێت دەخوات و حەزی لێ دیارە بە بۆنەوەی کە مانگی ڕەمەزانیشە زۆینەی کاتەکان لە دوای فتارکردنەوەی تر هاوڵاتیان دێن بەرەو ئێرە من دەبێت قسە لەگەڵ یەکێک لەو کارمەندانەیە بکەم کە لێرە کار دەکات بێتێرەوە بەڵام زۆر سپاس پێم بڵێ تۆ زۆر سپاس چەند جۆر خواردنتان هەیە لێ وەڵا دە 12 جۆر خواردنمانەیە جگەرە گۆشتە قەلە قیمەیە سینگە بەرخە گەزە نۆکاومانەیە هەمبەرگریە ترمە خواردنەکانمان پێی ڕۆژانەیە خەڵک لەم زروفەیە حەزی لەم خواردنانەیە شعبیە یعنی بابەتە زۆرترە ڕوە کامیان زیاتر خەڵک حەزی لێ بیخۆ جگەر و مریشکەکە بە تایبەتیە باشە ئەوانە خۆماڵین بەڵێ خۆمانی دیە بارخەکەمان خۆمانەیە جگەرەکەمان فرێشە سینگەکەمان خۆمانەیە گەزەکەمان خۆمانەیە بە بەردەوامی خەڵکیش حەزی لێ بەڵێ کاتژمێر چەندێەوە لێرن ئێمە 4 عەسریین بۆ 5 بەیانی تا 5 بەیانی خەڵک خواردن نەخوا بەڵێ مشتری دامیشمانەیە باشە مشتێرەکانتان زیاتری چۆکوە وەڵا عەرەبمانەیە کوردمانەیە بیانیەکانمانەیە مشتری هەیە بۆ نمونەوت بێتی بە تایبەتی یەم بۆ خواردن مشتریمانە بۆ لە مەتار هاتۆ تێر یەکسەر مەفی خواردوتی لە بۆم لە فات نییە پەیجمانێ بڵاومان کردوێتەوە لە تیکتۆکە باشە ئەوم پێ بڵێ ئەو مشتریات بێتەرە زۆرترین لەفەی خواردن بێت چەند لەفەی خواردن مشتریەکمان تادا لە فەڕۆی عادە لەفەی خواردن بەڵێ لە کام جۆرە وەڵای جگەر و مریشیە خوارد شەگەل با سۆمای کارم وێنەکان بگازێتەوە ئەگە بۆم باسکەیت بڵێەوە خواردنانە ئێستاوی ئەوە جگەرە لەولا حازرەگرێت دوای ئەیکەنم لالاو ئەی بۆ فرۆشتندایانن ئەوەش مریشکە ئەوە گەزە و ئەوەش گۆشتی گۆلگە خۆمانەیە ئەوەش قەلە ئەوەش گۆشتی بەرخە و قیمەمانەیە و تر لەم جۆرانێ نۆکاویشمانەیە نانەکەشمان گەرمە باشە زانم یەکێک لەو هاوڵاتیانە حلو هذا ما شاء الله عليهم كلهم مرتبين الله مرة بيرزقهم
با قسە لەگەڵ تاکەم بەدەم لە فەقاردە لەفەکەت چۆنە بەلاتەوە ماشەڵی چ لە پێگەی خۆی جگەرە چەندەم لە فەتە وەڵای من تازاتم و یەکەمە ئارێ وەڵا تا چەند لە فەیترا خۆی بەخوا لە دوایین تر لا یەک درەوە بێ باشە بوو شەوان هاتووینانە خۆی باڵێ باڵێ بۆچی هاتوو بەخوا بۆی کە بت زۆر گۆڕم و بە ڕۆژ هەر لە کارم بە ڕۆژ هاتمە بە شەوش هاتومە سا بخشن بە ئیسکانە بەخوا دڵتە بێتن نایە دێمە بەرای بە برادران ژنانێکە خۆم و باشە شەو بچیتەوە ماڵەوە دیسان نانە خۆیتوان لێرە نەوەڵە نەوەڵە تەواو کافیە لێرە نانەکەمە خۆم خلاص ئەچمەوە نانی پاشیف لێرە خۆی بەڵێ 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 خلاصیە سواس وەڵە دیارە ئەمە ڕایمە هاوڵاتیانە بەشێک لە وڵاتیانە کە ئاماژەی بۆ کرد کە لێرە نان دەخوات بەڵام کە دەچێتەوە ماڵەوە تەواوی تر نان ناخوا بۆ پاشیف دیارە ئەمە یەکێکە لەو بەفەی عەرەبانانە کە بە بەردەوامی هاوڵاتیان بەتایبەت لە مانگی ڕەمەزان هاوڵاتیان دێن بۆ نان خواردن دیارەمە خواردنی خێرایە زوو ئامادە دەکرێت بۆیە هاوڵاتیەکان بە سەرەیشی کەم بە کاتێکی کەم خواردنەکە وەرەگرنەوە نرخیشیان چۆن دەڵێ بۆ هاوڵاتی هەرزانە باش ئازار ماندوو نەبی تۆش دەزانم مەسە لەوێ بێدڵی خۆت ناکەی بەشتی باش بخۆ زۆر چەور و شیرین و شتانە مەخۆ خوا خۆتی تۆ هەموو ئەوانە بدا کە ئێستا لەوێ ڕەحم بە مەعیدەیان ناکەن سەحات بێت ئافرەتان بێت یاڵە برە بەجادام گەل دکتوری هەوی بابەتی بەحەسکین مانە ئازاری برا دەرگەی خواردنێت یە پلاس فاست فودا تقریبا مەکە چکیاژی فاست فودن ئەوەی گفت لە فەکە دەبێت چیکت بخۆ دکتۆر کابراایکی وسۆنویسی بی گوشتیە باشە خەسیا باشە باجانکیا باشە نانیە باشە ئەگەر کێمێ بخۆی بۆچی ئەگەر پێک وەبدانت بتە هەمبەرگەر یعنی هەمبەرگ خراپە بەناوی خودای گەورە و میهرەبان بەنسبەت ئەوەی کە باست کرد خراپەکەی دەگەڕێتەوە زارێ با بزانین فاست فود پێی دەوترێ جەنک فود واتە ئەو خواردنانەی کە ناتەندروستن واتە ئیمبەلانسن هاوسەنگینە لە پێکاتی ئەوەی کە باسەکەی دەڵێ گۆشت بەتەنێ و نان بەتەنێ و بەیەکەوە کە دەبیتە بەرگرێک یاخود هەمبەرگەر کێشەکە لێرە دەست پێ دەکات کێشەکە ئەوەیە فاست فودەکان ڕێژەیەکی زۆر شەکر سۆدیۆم چەوری ناتەندروست تێیدایە وەلەو حاڵەتی کە تێیدایە کەسێک دەیخوا ڕێژێکی زۆر کالەری ناتەندروستیش تێدایە وە لەمان کاتدا ئەوانەی کە فاست فود دەخۆن ئەگەر سەیرت کردبی زۆر بابنە ڕۆژانە هەفتانە بەردەوام دەیخۆن چونکە لێرەدا کێشەکە ئەوەیە ئەو پێکاتانەی کە باسم کرد کاتێک کە دەیخۆی ڕاستە خۆ دەگاتە ناو سنتەری مێشک لە سنتەری مێشک بەخۆی هۆرمۆنێکۆی هۆرمۆنی دۆپاپین ئەو هۆرمۆنە لە سنتەری مێشک چێژ دەدا بە کەسەکە کاتێک کە تۆ دەیخۆی ئینجۆیەک لە زەدەکچی لێ دەکەی واتە لە یەکەم گەس لێدانی حەزەکەی گەزی دووەم گەزی سێم وا حەزەکەی مەسەلەن ئەوە خوار یەکێکی تریش بخۆی تا مێشک پێ ئیدمانەبی کێشەکە ئەوەیە و لەلایەکی دیکەشەوە کە دەڵێن خواردنێکی ناتەندروستە نەهاوسەنگە واتە زیاتر کاربۆهیدراتە چەوری ناتەندروستە ترانسی خۆیە سۆدە و سۆدیۆمە و هەبڕێکی شەکر بەڵام بەراورد بە پێکاتەی دیکە وەکو کانزا و ڤایتامین یاخود وەکو پێکاتی ئەنتی ئۆکسیدانتی تێیدانە لێرە داواتە کەسەکە کە دەڵێن خۆشە شتێکی خۆشە خوا ناتەندروست بەراورد کە شتە باشەکانی تێدانە ئەوە هۆکارەکەیە ئێستا و لە فێ لە ئیسکانەوە ئازەر لێ بوو کابرا جگەرە مەسەرەن لە جگەرەوە شانێگەڕێ سنگەکەی یان گۆشتەکەیە گۆشتەکەی تێدەکا زەڵاتەیە پیازە بیبەرە برسیمە بە تەفاسی و بازەکە دیارە نانەکەی لول لەدا تاو کابرا دەیخوا ئەوە مەسەرەن خراپیەکەی لە چییە؟ ئەمە کێشەمان لەگەڵ خواردنەکە نیە کێشەمان لەگەڵ کاتەکەیە چونکە ئێستام لە مانجی ڕەمەزانین خۆی کاتی خۆی وابوو مانجی ڕەمەزان کەسەکان باو باپیر وابوو سەعادەی دەخەوتن تا دەگاتە وەختی با بڵین پارشی و هەڵستان باشترین کات بوو بەڵام ئێستا خەڵکەکە چی لێ هاتووە ناخەوێ کە ناخەوت تا ئەو کاتەی دەگاتە
با بڵێن ئەو کاتی وەختی پاشی و دادێت و با بڵێن نانی بەیانەکەی با بڵێن دەخوای پاشێ و کارە ساتەکە لێرەیە. باش آخر دکتۆر بەڕۆژ هیچ ناخوا ینی بەتابەتێکە لە مانجە ڕەمەزان وابێت بەڕۆژ هیچ ناخوات ینی ئەگەر لە شەودا ئەو چەند جەمێک تاویز نەکاتوە نابێت نابێت چونکە کاتەکەوانی ئێستا ئێمە زۆرترین ڕێنمایی یاخود لە زۆرترین شوێن لە کەناڵەکان کە قسە دەکەین ڕێنمایی دەکەین وا باشە خەوی خۆت نەگۆڕی حتا لە مانجی ڕەمەزان حتا پاشی ڕەمەزانی کاتەکە لە بەرەوەیە کە شەوە نابێت نوکتێکەیە لەسەرەوە دەرەکا کە مەعیدە تو زانی شەوەیان ڕۆ ڕاستە مەعیدە نازانێ بەڵام مەعیدە دوای نیو سعات دەزانێت کە چت خواردووە وا باشە ئێستا ئەمە زۆربەی ڕێنمای ئەو دەڵێن لە کاتی خواردنە عملیەی جوین عملیەی جوین زۆر بەکاربینن چونکە کاتی خۆی خواردن بەو شێوەی نەبووە زۆرترین جاوین هەبوو و زۆرترین تەندروستی شەبوو دوای ئەگەر ئەتو عملی جاوین و زۆرتر بەکارهینە هەز بە تێربوونەکەی کەمتری لێ دەخۆی بەڵام ئەگەر سەریعت خوارد دوای نیو سعات مەعیدەست پێکە کە زۆر خواردووە ئەو کات دیسان پرسیارشی دیکە حاڵەتەکە ئەوەیە کە دەڵێ شەوە لەبەر ئەوەیە کە لە سەری دەخەوی باش ئەگەر ئەلێرەش دیسان بابەتێشکە بن ئێستەوە کابرا لە ئیسکانە مەسەن دوو لە فەسێ لە فەی دەخۆت لەو سەری ئیسکانی لە بە ئەو سەری ئیسکانی دێ و دەچی و دۆمینەی دەکا و قسەی دەکا و چای دەها مەشغوڵە هەر دەجوڵێتەوە حرەکەی هەتا دو سێ ساعت کەش نانوی قسەکە تەواو ئەوە فەرق ناکات بەڵام لە هەمان کادا ئێستا نسبەی جەڵتا نەخۆشی درێژخایەن زۆرە بەراورد بە چەند ساڵ پێشی ئێستا کاتی خۆی کەسێک کە تووشی نەخۆش درێژخایەن با بڵێن پستانی خوێن و ئەوانە پێشتەچی نۆرمال بوو ئێستا گەنجە لە تەمەنی 25 ساڵە نەخۆشە نەخۆشی درێژخانی لەگەڵدایە هۆکارەکەی دەستنیشان بکرێت دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ئێستادا حتا با بڵێن مانجی ڕەمەزانیش نییە هیچ گونجاونی لەو کاتەدا تۆ تەنها ئاو گونجاوە چونکە لە سەعاتدا هەتا سەعات دوو بۆ 4 باشترین کاتە دەبێت تۆ بخەوی هەر بۆ خۆشی و قسەیە دەکەم هەر بۆ خۆشی دەزانی ئەو ئێمەمانان کە دکتۆرەکان لەلایەک ئێمەمانان زۆر گوناحین مەسەلەمە لێرە دانیشتین دکتۆری مەسەنەوەکو جەنا بدێت دەڵێ ئەوەی پسپۆرە لە خواردن دەڵێ خواردنی خراپ هۆکاری سەرەکی سەرەتانە دکتۆرێکی دیکە دێن دەڵێت جگەرە هۆکاری سەرەکی سەرەتانە ئەوی دیکە دێ دەڵێ بخواردنەوە گازەکان هۆکاری سەرەکی سەرەتانە دکتۆرێکی دیکە دێنی مەسەلەن پسپۆرە لەبارەی خەو و با بڵێن کۆم دەڵێن نەنووسن هۆکاری یەک دنیا هۆکاری هەیە سەرەتان ڕاستە باش نەک شێرپەنجە هەر نەخۆشیێک لە نەخۆشی باڵم بچووکیەوە دەست پێ دەکات تا دەتینیتە ناو دایرەی کەنسەر بوون شێرپەنجە دەبێت تۆ خۆت دکتۆری خۆت بی ئەبێ خەوت تەواو بێ ئەبێ بزانی خواردنەکان لە چ ژەمێک دەخۆی چۆنی دەخۆی چەندی دەخۆی و هەموو کەسێک پێویستە جوولە بکە وەرزش بکە بەڵام لە ئێستادا لە گەنجێک بپرسی ئەوانەی هەیە نەخەوی تەواوە نەژەمی بەیانی دەخوا نەجوولەی هەیە نە ئاو خواردنەوە بەپێ پێویست دەکا لە هەمان کاتیشدا زۆرخۆریش لە خواردنەکانەکە ئێستا مە لە مانجی ڕەمەزان کە سەیری بکە شتی باشیش ناخوا شتی باشیش ناخوا ئێستا ئەوەی کە باسەکەی کابرا باسی کردوتی هەمووی فرێشە و کابرا حەقیتی بری فرێشە حتا فرێشیش بی کاتەکە گونجاونێ لە ئێستادا بخوا مەسلەی با بڵێن کە پارشی و مەبەستمان چ لەو قسانە پارشی و ئەگەر بشکورێ دەبێت بە خواردنی ستوک دەست پێ بکرێت مەسەڵ نە خواردنی پرۆتینی ماستا با بڵێن پەنیرە پارچەیەک نانە یاخود ماست بە با بڵێن بەرپێنەیە ئەوانە دەتوانی بخوا ئەوە وا دەکات تۆ بە درێژای یەک ڕۆژ بە درێژە ئەوەندە سەعاتێک کە بە ڕۆژووی تووشی برسیبوون و تێنی بوون نەبووی بەڵام ئەگەر هاتو ئەو خواردنە قورسانەی کە باسی کرد بخوا حتمما ئەگەر نەخەوێ برسی و تێنی بەڵام هەمووی بەخەوە دەرمەند ئەحمەد جۆڵا لە شوێنێک دەڵێ ماست دەڵێ وەکو بنزینی سوپەر وایە پاش 2 ساعت یەکسەر دەتاوێتەوە ئەخە بە ماستی ڕەمەزانێک مەسەن ڕۆژێکی دوور و درێژ ئەو ئینسانە و تەحملی دەبینی مەسەن ماستی بخۆیان 1-2 پارچە پەنیر و بابەتانە یعنی دەتوانین مەسەن ئەگە خواردنی زیاتر بخوا لە پاشیوان بۆ ناکات پاشی خواردنی قورس ئێستا ئەوەی کە باسی کرد مەسەلەن شیشەک جگەرە و کەبابە ئێستا مەسەن زۆربەی کەباب بخوا زۆربەی دەتوانی هێلکە و ڕۆن بخوات من عیناد نیم ها دەزانم زەرەکەی چەندە و پرسیارانە تەواوە ئەدوو لەوانەیە نامەی تەواوە قسەکەت تەواوە دەبی خەڵک ئاگاداربی ئەو خواردنانێک کە باسەکەم حتا ئەم سەرتا لە بیرم چ باسکرد مانجی ڕەمەزان
سەرەتا ئەوەی کە مانگێکی پیرۆزە بەڵام لەمان کاتدا مانگێکی دایتی سیستەمی زۆر تەندروستە ئەگەر بزانین وەکو خۆی بەکاربیین بەخەوە بەسەری نەبین و ئێواری مەعیدەمان شش لە کوت نەکەین و بخۆین و زۆر خۆی لێ نەکەین تۆ دەتوانی لەو مانگە نەخۆشی درێژخایەنت هەیە کۆنتترۆلی بکەیت تۆ دەتوانی کێشت دابەزینی تۆ دەتوانی حتا ئەو ستای لە هەڵی کە بدرێژای 11مان کە تۆ خواردون و خواردنەوە دەخۆی بە سەقەتی دەتوانی لەو مانگە پیرۆزە ساچی بکەیت ئەوەش دەگەڕێتەوە زۆر کە باسم کە سەدا ئیدمان بوون کەسێک ئەرێ وەڵا مەسەستا ئەوانەی کە کێشیان زۆرە ئەوەندە ئیدمانن کە زۆربوونش لە چ دەست پێ دەکات کە بدرێژای 11مان خواردوویەتی سەرەتای کە تووشی قەلەبوون دەبی ورک ئەستور بوون لەوێ تووشی بەرگری ئەنسۆلی نەبی بەرگری ئەنسۆنی ڕاد دەچێشێت تا چەوری زیاد دەبی دەگاتە ناو جگەر و تاوای لێدێ تووشی قەلەوی پاشان نەخۆشیەکانی کە ئێستا هەیە و باوە وەکو پەسی و کۆخەی لاتوە با بڵێن پستانی خوێنە شەکری دوانیە ئەوانە بەرۆکت دەگری ئەگەر هات و کەسێکی جەنەتیچیش تەبی لە ماڵێ معڕەزە بکەس و طبعا لە ڕەمەزانان زیاتریش دەخۆن ها ئێشڵا خودێمە هەمیە چێکت دکتۆر فاست فۆت یانژی خواردنی خێرا ئەوە بە حەزکرد گەلات خڕابن هەندی مرۆژێ دیت کەفت باشە خۆرناڵ ماڵتێتە چێکردن گەلەکە باشە گەلە هاتێ بە حەزکردنەکە تەندروست بێتە چێکردن لێ زەحمەتە یعنی وەخت نینە ئەم هەمید مەشغوڵیم شۆل و دەوام و مەسەلەن دایکە نەشێروی ڕابگات ئەوە زۆر باشە بەڵام کاتی دەوێت ئەوەش خێرەیە بەڵام خراپە جێگرەوە چیە لە نێوان هەردووکیان کە شتێکی باش بی جێگرەوە پێم باشە کەسێک کە لە دەوام دێتەوە یاخود سعات نوێە ئەمن وەکو ڕێنمایی ناڵێم جێبەجێ بکە بەدیلی وەی کە زۆر برسیتە و کاتی شت نیە و حەز لێنێ فاستفود بخۆی چکە من بە کەس ناڵێم مەی خۆ و بە کەسیش ناڵێم تووشی کەنسەرە بیبی خۆی چونکە وڕادەوەستێتە سەرەوەی بە هەفتەیەک و 2 هەفتە توش نابی چونکە خۆراک عادەتە چیە چێ فاستفود خۆشە و لەزەتی لێ دەکەی لەوانەیە بە هەفتە مانگێک ساڵێک 2 ساڵ 3 ساڵ دەبین لە پڕێکەوە کەسەکە تووشی نەخۆشیەکە بە هەر بە عقلی دانایە با بڵێن لەو شوازە دەتوانانی مەسەن سەڵاتەیەک بکات هەندێک سینجی کولاوی تێ بکە ئەو سەڵاتەیە پڕە لە مادەی ڕیشاڵی کە وا لە ڕێخۆلە دەکات زوو هەڵی بمژێ و لەمان کاتدا حەز بە تێربوونیش بکە بەدیلی ئەوەی کە ئێستا ئەگەر مەزندە بکەی لە ڕووی کالەری یەک بەرگر لەگەڵ هەندێک فینگەر ئەگەر 1000 کالەریبی یەکسانە بە نۆکەوچک برنج 2 پارچە سینک تۆزێک شلەی بڵێن فاسۆلیا لەگەڵ هەندێک زەڵاتە و لەگەڵ قاپێک ئەوە چەند فینگەر یەکسارە بە ئەوەندەی تۆزێک فینگەر وەڵاهی بە مەزەندەی ئەوەی ناکرێت چونکە دەگۆڕێ لە شوێنێک کەمێک باڵێن وەز بەچی فینگەری بچووک لەگەڵ بەرگرێک یەکسانە بەو ئەوەندە خۆراکەی کە باسم کرد ئەوەی کە باسم کرد هەتا لە توێژینەوەکان دەڵێ ئەگەر هاتوو کەسێک 150 گرام هەتا 200 گرام لە ڕۆژێکا بخوا پێویستە لە 15 ڕۆژ تا 20 ڕۆژ پێویستی بە خاوێنکردنەوەی جسمیتی تاوەکو لەو زیانە لاوەکیانی کە باسم کرد وەکو چەوری ناتەندروست و قەڵۆندی حتا خاوێنە بیتەوە کێشەکە ئەوەیە کێشەکە ئەوەیە و لە لایەکی دیکەوە زۆر خواردنی با بڵێن فاستفودەکان ئێستا لە وڵاتی ئەمریکا کە یەکەم وڵاتە لە ڕووی فاستفودی کە سەیری بکەی با بڵێن نەخۆشی قەلەویە دەنالێنن بە نەخۆشی دەرونی و سترێس و قەلەقی دەناڵێنن حتا لە توێژینەوەی ئاخیر دەڵێ دڕاوەچی 112 و ئەوانەی خەمۆچینە 107 ئەوانەی کە دەستنیشان کرا کە زۆرترین دکتۆر هەموو جۆرەکانی فاستفود ئەو هەیە ینی هەموو جۆرەکان دەگرێتەوە ئەمە کێشەمان زیاتر لەگە فاستفود و ئەو زەیتەی لەگەڵی بەکاردێت زەیت پیتزا زەیتی ئەوهانیە ینی ئەو بابەتەنی زەیتی تێ دەکرێت پیزاش وەلەمان کاتدا ئێستا کە من باسەکەم لەوانێ بڵێ دکتۆر هەموو دەرگاکانی داخست ئێمە هیچ نەخۆین دەتوانی بیخۆی کە لە ماڵی ئامادە بکەیت چونکە شتێک کە لە ماڵی ئامادە بکەی باشترە لەوالی بەرامبەر بە کوالیتی ئامادەکردن چونکە بەڵام کابرای کە دوکانێکی پیزای هەیە ئەو لە ڕووی بزنسەوە بیرەکاتەوە لەو ئەو دەیوێت ڕۆژێ 100 پیزا بفرۆشی ئەو زەئاردەکەی چۆن ئامادە دەکا و هەویرەکە چۆن ئامادە دەکرێت چۆن خمرەی تێ دەکرێت چەند شەکری تێ خراپەکە لە ڕووی کوالیتیەکەوەیە یان لە ڕووی نەوعیەتی لە ڕووی هەردووچیەتی چونکە ئێستا ڕێگە پێدانی خوێ لە گەورەکان دەتوانیت 4 گرام بخوا بەڵام 4 گرام لە ڕۆژێکە ێ باشە تو پیزا لەوانەیە 2 گرامی تێدابی ئێوە فینگەری لەگەڵە قاپێک زەڵاتەیە کێشەکەوێ حتا خواردنی ماڵش ئەگەر حاضر بکرێ لەوێش دەبێت تو بزانی چۆنی دەخۆی چەندی دەخۆی وەچی دەخۆی دکتۆر خواردنەک مەلماڵ یا حاضرکردی تێرە 4 ڕۆژە
افرو كما خور دي روكين كينات فريزري دا صباحي دي اينين گرم كين هندي مبو صباحي فيا دوز بادي سهندك دي اينا دا گرم كين اوا فاست فود کا خرابه یانجی اوا ریکه باشه کو ام خورنا باشات مال دهات یا چکرین راکین فریزیدا چند ما پتوی به ببین نداره او به خوارات تو تحاضر کدی به خوارنه کده گوره برنجو مرقه لقل مثلا مريشك بالنسبه مريشك نابي قرم بكريتوا او اگر بو یک زاریش بی مثلا حاضر کرا کلا نمونه فاهیته بكتيريا بارتسا مثلا لنا حافظه او قابي تایبته بخوي بارتسا هم حاضر دکی بو نمونه بو ترجم لنا فريزري دادني جما كان دهنيا دري كلابي حاضر كرا لو حالته ككلابي مثلا كخاوه بيتوا تشش لو خاو بونويا چونکە لەوانێ بەکتریا لە سەریگەشەی بکە لەو حالەتە بەخۆ لێرە کێشەکەیە ئەگەر هاتوو کەسێک تووشی نەخۆشی و بەهۆی تەسەمومەوە باشترە لەوەی کە کالێکی کیمیایی لە ناو جسم تا ڕووبدا کالێکی کیمیایی دەبێتە نەخۆشە درێژخانەکان دەبێتە شێرپەنجە کە ئێستا شێرپەنجە زۆرە و کاری سەرەکی دەگەڕێتەوە با بڵین ئەو فاسفودانە کە دوای باسەکەم زیانەکانی چییە بەنسبەت ئەو مریشکە دەتوانی کە سار بووەوە بەڵام شێوازی هەڵگرتن بۆ 4 جەم بە کوڵاوی تەندروست نییە ئەوە سەدەمەکە تو باسی زیانی فاسفوی دەکەیشتان باسشت نەکردیە دەباسکە ساینسیە والله زیانەکان وەکو باسیم کرد ڕێژەی تراگلیسیدا لە جسم زیاد دەکات ڕێژەی تەندروست چەوری سیانی کە دەڵێن چەوری ژێر پێست ئەوە ڕاست نییە بەڵام چەوری سیانی کە زیاد دەکات ئەوەش دەبێتە هۆی نەخۆشی دڵ نەخۆشی با بڵێن خوێنبەرەکاندا دەخات لێرەدا نەخۆشی دڵ دەست پێ دەکات زەڵتەی مێشک دەست پێ دەکات بە بەردەوامی دەبێتە هۆی ئەوەی کەسەکە تووشی شەکری دوانی بێ و هەندێک کۆکاری دیکەی هەیە کە کەسەکە توش ببی کەم خەوی وەکو باسم کرد تووشی دەرونی تێکچوونی ماسوولکەکان خەوزڕاندن و هەروها زیبکە دروست بوون حتا دەڵێ لە هەفتەیەکدا 3 جار بخورێ لە هەفتەیەک 3 جار بخورێ ئەو خواردنە فاسفودانەی کە باسەکرێ ئەو جا فەلافلە و فینگەرە و هەر بابەتێکەیە با بڵێن لە منداڵدا تووشی ئەگزیما بێ لە منداڵ و مێر منداڵ و لەمان کاتیشدا ئەو منداڵە لەوانەیە لە ڕووی گەشە و ڕادەی زیرەکی و با بڵێن گەشەی ماسوولکەکانی فاسفود ینی مەبەست ئەوە هیچ خواردنی خێرا بەس ئەگەر هەندێک سەمەسن خواردن فلافل یان فینگەر مەسەن پەتاتە ئەو پەتاتی کە فینگەرە مەسەن سوودێک لە ماڵش بە هەمان شێو لە ناو ڕوونی دەتوانانی سووری بکەوە هەمان زەرەری هەیە زەرەرەکەی لێرە مەسەلە ڕوونەکەیە مەسەلە کێشەکەمان ڕۆنەکەیە کالەری زۆرن چونکە ئێستا ئەگەر لە ڕۆنەکەی بڕێن باشە کەسێک کە پەتاتە سوورە کاتەوە معنی لەزەتەکی هەیە زۆرخۆری لێ دەکات بەڵام کە زۆرخۆری لێ دەکات دامان 500 کالەری خوارد نان و زەڵاتە و ئەوان لەگەڵی دەخوات کەسەکە دەبی لە سەری بجوولی ئەمە جارێ باسی ڕوونەکەی ناکەم بەڵام لە ئێستادا ئەگەر سەیری گەنجەکان بکەین کەس جوولەی نییە جوڵەنی ئەوە مشکلە باشە دەمێ بە خێرای ئەوەش باس بکەی فەرقی بینی زەیت یاخود ئەو ڕۆنەی دواتر دەقرچێندرێتەوە جیاوازیەکانەیە لە خوا خراپی باشی هەر زەیتێک شێوازی سمۆکینگ پوینتی جیاوازە ئێستا مەسەلەن هەیە لە 180 دەگاتە حەدی کوڵان مەسێستا لۆ نمونە ئەمە وا باوە کاتێک کە برنج لێ دەنین ئەبی ڕوونەکە بقرچێتەوە هەتا تامی خۆش بی تامی خۆشەبی بەڵام لەولا زرەر پێی دەگەینی ڕوونەکە ئەگە گەیشتە حەدی قرچانەوە ئەو ڕوونە دەبێتە ژەهر وەکو سیکۆتین لێدێ لە ناو دەمارەکان ئەوە بکەم بڵێ لە ئێستادا ئەوەی کە فەلافل و با بڵێن زەیت و باسی ڕۆن دەکەم مەبەستم چییە زەیت یەک جا دەبێ بەکار بێت بەڵام ئێستا لە بازارەکان دەبینی کەسەکە تااقەتی نیە بەخۆی دەبی بە 1000 دیناری کردوە 2000 کە بەکاری دینی ڕۆژی پاشتر نایگۆڕێ بەردەوام لەسەری دەکاتەوە ئەو ڕۆنانەش تەندروست نینە هایدرۆجین لە هەوا وەرەگری با بڵێن تووشی با بڵێن ئۆکسیدیشن سترس با بڵێن ئۆکسیدیشن پرۆسە بن ئۆکسیدیشن پرۆسەی دەرگایەکی کراوەیە کەسەکە بە زووی تووشی نەخۆشیەکان بی کە باسم کرد خودش ڕازی بێت دکتۆرەکەرەوە بنوێست دیری هەمی نەخۆشیابی حەز کرد زیاتر ئەم بەحسێ مە بەحسا خواردنەوە فریزەری کرد بۆ باس دەمێمە هەندە گەلە لە خۆشیدانت کردو زۆر سپاس بۆ زانیاریەکانە قەسب باش ناخۆ واللهی هەڵیەگرم بەڵام لێ پۆشین کێ دەبووتە هەمی بە بە کوڵاویان بەویت بە کوڵاوی باشترە باشە زۆر سپاس ڕازی دکتۆر گەلە ئەدی سرود لەگەڵ موسیقای خۆشترە بە دەفەیان بێ دەف دەی چیان خۆشترە دەف ئێ بە دەفۆ سرودەی پێشکەشی خوا خێرت بنووسی
يا الله عمو زورجي والله خورنا فريزي دي بابا زيتر ما بحس كل بابا زبوجة دو عم بكان دو عم بكان بسم بخل ما دفي غنباير دو عم بكان دو عم بكان بسم بخل ما دفي غنباير ربكا وين بو مدينة لدوري او لما سبر ربكا وين بو مدينة لدوري او لما سبر دعم بكار بمشنا بهم لزامي شيئاوي كوثر دعم بكار بمشنا بهم لزامي شيئاوي كوثر بالكوثر رجبي او ظلام للاي محمد الانوار بالكوثر رجبي او ظلام للاي محمد الانوار دعم بكان لا محشرنا باب الشفاعة بكاوي دعم بكان لا محشرنا باب الشفاعة كاوي ببينا ميواني الله لنا ورباري جلد ذا ببينا ميواني خدا لنا ويواني بهجدا دعم بكان بيك شد ببين دعم بكان بيك شد ببين لنا وقل ذاري بهجدا دعم بكان بيك شد ببين لنا وقل ذاري بهجدا ميواني بيغمبر من بين لحوشة ومالك يودا ميواني سار وري من بين لما روحه وشكي يودا رسول الله لا وجه خواشا يا رسول الله لا وجه خواشا أنا قد قولا وبولد ولا وشيان أنا قد قولا وبولد ولا وشيان أرخم بقربان أرشور يا راني أرخم بقربان أرشور يا راني أبو بكر عمر عثمان وعلي أبو بكر عمر عثمان وعلي يا رسول الله لا وجه الخواشا أرى قد قبله وبولد ولا يوشك أرى قد قبله وبولد ولا يوشك أرقم بقربان قبة يساوي ضيتهم أرقم بقربان قبة يساوي ضيتهم قرباني حوشة وبرهيوانيتهم قرباني حوشة وبرهيوانيتهم يا رسول الله لا وجه الخواشة أنا قد قولا وبولد ولا وشاك أنا قد قولا وبولد ولا وشاك يا أبو محمد بن ريتي وفاق راسي فداك العمر يا أبو إبراهيم يا با يا فداك العمر بالقلب راسي
ومن الطياب سيف يا مولاي أنفه أقناك سيف يا مولاي والحواجب أنوارية يا مولاي لنبي اسمه محمد يا مولاي لم يزل فضله علينا يا مولاي والحواجب أنوارية يا مولاي يا أبا محمد عور عيني يا أبا محمد نور عيني والصبيان محاسب لا يكلفني يا أبا أشعل وخيمة يا مولاي عنكبوت أشعل وخيمة يا مولاي من كفور الجاهلية يا مولاي لنبي اسمه محمد يا مولاي لم يزل فضله علينا يا مولاي دخيلك يا رسول الله دبر الله شفيع المذنبين من العذاب يابا يما يوم فارقتنا مع بعيني هذا اللي وش عيوني ويا ابو ما شاء الله اي ما شاء الله اي ما شاء الله شوف يا ناو بارك الله او نار رشتمو اوه بخوي بو دفجنه عربي بداك والله تو لا جروبها نايبنوسن ها لا دري او هيت باشي فيت تو لقلت عند نبيل النكي ها نبيل النكي بارك الله فيك اي الله خد اشترى زي ما ان الله خد اشترى زي بالرواب بيبك لقيت حتى بكير رويبو يا الله اري دويني بو وعدتان دابو بيك ودرون الله حول ولا قوة ونبو ما مصري بوار كشعرك انا يتسيا بايس السيرش كم ببين مو أقول نتنقل بيك وأمن شعري شعر الصافي دلي شعر كم خم لذيذ ابوي حزل مرجع يسألك انت اني لبون بنيرن حاضري نكر كاكا وزارة بس ها اسم مثلا دبيني ولا لو رجوا الرويشتوا تراود لو رجوا الرويشتوا تراود ليمن لا لا صبي اما ديك اوزخ صبي يلا تو حاضر كنت مزبيط
شتون زۆر ما باشە بەرنامەتێ ڕەمەزانێ چۆ ئەمە مستۆ چۆن یعنیش بلی پۆشیوێ پلانۆتێ و هەیڤ ڕەمەزانێ بە هەفتەیەک دەرباز بێ الحەمدولیلا شڵە خودێ قەبیل الحمدلله شەڤ و ڕۆژێتە چۆ دەبەشی نەچوونە دەرێ شەوێ ڕۆژێ من ئەوەیە خەریکی مزگەوتم خزمەتی مزگەوت انشاءالله خوای تعالی لێمان قبول کاتن باقی ڕۆژەکان دیکە مەثەلەن ئەو تەڕاویحەکە لە ستۆی خۆمە بانگدانەکەی و تەڕاویحەکەی و بەس باشە الحەمدلله وها دەرباز دەکەم یانی زۆر درێژ ناکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم فرميتي إذا صلى أحدكم للناس فليخفف فإن فيهم الضعيف والسقيم وذا الحاجة وإذا صلى أحدكم لنفسه فليطول ما شاء كيف أخو مادام تبع حساب بانگدانێ کرد چدی پشتینگە بانگێکی دەنگی خۆ طبعا ئەدی ئەو بانگە ئەگەر تەسیراتێکی زۆری هەیە مثلەن بۆ نمونە بانجی بەیانیان سەبایە بانگەکە مثلەن کە سەبای دەخینی مەقام سەبا ینی کاتەکە هادیئە ناکرێ زۆر هاوارکردنی تێدابی مثلەن نیوەڕۆیان مەقام ڕەستە عەسران حیجازە باقی ڕۆژەکانی کە مەسەلەن عیشایان ئەوە حیجاز حوسەینیە وزە هەر شێوازێک لەو حەسکین گوداریە بانگێکێت تایبەت پێم دەنگێتە مەقام سەبا بەیانیان کەیفەتە بەیانیان يا الله الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله لا إله إلا الله أي بارك الله فيك ويش هزار ما شاء الله يا ربي وما مستغرب شعركي لبو ناردم
هذا طريق العاشقين مازال ما دبي أمن شعرك بخين موا چند بول ما جلنا بتاي كتو بوم أو زدوا تو برا بس لو آمده کاری بکره موسیقا کم بده عودك بزانه بكيف خوتان شانويا اتا تو دكم شعرك فيت كو دوا ما مستا بدا فو داخل في جهه ما امدي خد حسكت هدي دي خاطر خوزين او دي بتقدموا هيك برنامج باش خاطر خاصني تو الشعر بشتهنج سروت ايدي ما مستا عينا خد حسكت دي بتقدموا هيك برنامج بشغل بوشي وهشتي بوشي وهشتي چند موعد تقريبا بجا 7 دقائق 8 دقائق هرون دناكا دو ختم دخين مو 3 دقائق شو جامعنا بخد اللي بينا خاطر خو خازم اما خاطر خود خازم ام خاطر شويشي خوشتانه به پاشیویشی پر برکتانه به دیسان خوا روجو تاعتی همولایچ قبول کرد بيت هم يتسان روجي رابردو هم سبينو وروجاني داهاتو ان شاء الله بقات كمانجي رمضان بأساني تيبرينينو خوا همو عبادة كان ما قبول كات بنشوف دريا خودي دو بن هر جهه هين لبن امين هر وقت كي انت دار باز بن وهاش خو هبت وهاش اكو هبت خودي خش الله روجي ونفيج وطاعات وعبادته همي بصرمانا قبيل كده باش السلام عليكم ورحمة الله وبركاته أبا بوشيفو هشتي بي هذا بيشكش كرنش كردستان 24 السلام عليكم واتانك أيدل وره الشيار ببا هذا طريق العاشقين محوي جمالي يار ببا هذا طريق العاشقين لملا وقريي نايوني لولا وخندي جامي مي آقر لعالم بربدي هذا طريق العاشقين جاري لچاوان بقرخو بقري بناليني وشو تابيت در خرشيدي لو هذا طريق العاشقين شوري دلو سوزي درود زخاوي جرقو موجي خود خويني قشو فرميسكي رود هذا طريق العاشقين تا دل نسوتي دم بدم فاني نبي سر تا قدم پروانه قد ناقات شم هذا طريق العاشقين تا چاو دل خوين بار نكي قطعي همو أغيار نكي فكري وصالي يار نكي هذا طريق العاشقين عاشق دبي مستانه به عاشق دبي مستانه به خاشي دري ميخانه به ساخي لكن بيمان به هذا طريق العاشقين